السلام عليكم ورحمة الله وبركاته. سلاوکا گلک و گرم شپاشی و پنجاه کردستان بسیار بو هر تماشاوانه کو گهداره که نوکه البر اکران کردستان بسیار راستایو تماشای برنامه مد کت ساعت ایکه الدیو دما هولیری حتی بریا ساعت سی خود حس کت بدید گلوه دابین بو پیشکش کردن برنامه می افشار ان شاء الله. سلامی خواتان لبێت و پارشەوێکی ترە کە لە پرۆگرامی پارشیف من و هاوکارم جوان لەگەڵتانە بین. هەروەک هەموو جار وتمانێت تا پارشیف ئامادە ئەکەن وردە وردە ئێمەش لەگەڵتانە بە زانیاری بە پرسیار بە وەڵام لەگەڵتانە بین. ئەویش بە چ پرسیار و وەڵامێک بۆ پرسیارانەی کە پەیوەندیدارن کە بە مانگی ڕەمەزانی پیرۆزەوە و ئەم شەو تەوەرێکمان هەڵبژاردووە کە باسی لێ بکەین لە ڕووی بەس بەری تو بەحسی تەوەرێکی باشەتە بەحسە حاضرکردنا پاشیوێ کرد و خواردنێ و نزا بەری سێ چهار ڕۆژە کابی نزا برادەرێک ئەمەل وێرێ بەحسێ وتە ئەس دێ خواردنەکە ئینم و ئەکەم حرفۆنۆڤێ سوڤان بی ئەوە باسی دووسێ ڕۆژ لەمەوە پێشەکەیان ئەمە تشتم بیرەچێتەوە ئەسڵەن هیچ شتێکم لە یاد نامێنێ نێشم وت ئێستا با ڕەمەزان تەواو ببێت بەم پارچەی دڵمەوە هەکە دێ خێرێکی هەیوا ڕەمەزانێدا بکە آخر وەرن باش شتێکتان پێ بڵێم تۆ بە پارشەوانە چەند شەوێک کە پارشەوان لێرە بە یەکەوەین تۆ پەنیر و خەیار و تەماتۆشتانە لە شانسەکەی بۆ داوای دۆڵمە ئەکەی هێ دابزانن یا ترشوخەیە بێدا کە ئینسان ئەس پەنیری ناخم تایبەتە بێت ماڵامە سەرخۆ حسێ خێرێکی مانە ئەکی کوردەوەری داد بێژن هەکە پیرا خێرکەت برد خطبه جمعت میشنه تو زنش برچت بیشن خطبت میشنه چونکی خیرت خطبه دا یعنی بخیرتره ای طبعا هیوا رمضان داهش تا بخیرتره زۆریش هر بجد تمام نموتوانە تۆ بۆتە ئیسا بیکەی بە ماڵ بەسەر باش بەسەر چاوبۆتەکەم بەس پەلەم لێمەکە با ڕەمەزان تەواو ببێت بگەینە سەر سینیەک هەموو برادەران بەیەکەوە بێت هەکە تو نەئینی ئەس دەبێژمەیەت سەری وترها ئێستا کاک سینۆنی دێ پەیوەندیە ئێستا باوەتەکەمان ڕێک پەیوەندی بە ئەم گفتوگۆی من و ژوانەوە ئەویش سەبر سەبرگرتن زۆر گرنگە کە ژوان هیچ سەبری نییە و لەم بابەتی خواردنە سەبرینێ وەکوتر زۆر بەس بابا سەبڕای حتا سیهی هەیوا ڕەمەزانێ بڵێ هەتا تا ئاز سەبرەکەی تۆ تا سی ڕەمەزانە دوای ئەوە تر پاشیف نامێنێک نازانێت چۆن لە کوێ گلەیگا بە هەر حاڵ ئەم شەو لەگەڵتانە بین بۆ بابەتی کە باسی لێوەکەین ئەویش بابەتی سەبرگرتنە ئەزانی ژبان سەبر لە ئیمانە ڕێک وەکو سەروە لەسەر لاشەی مرۆڤ ئینسان ئەتوانێت بەبێ دەست بژی ئەتوانێت بەبێ پێ بژی ئەتوانێت بەبێ هەندێک ئەندامەکان بژی بەڵام کە سەر نەبوو کەسێک ناتوانێت بژی بۆیە سەبر بە ئەندازەی سەر چەند لەسەر لاشە گرنگە ئەوەندەش لە کاتی ئیمانداری و لە کاتی بەڕۆژوانە زۆر کە بە تۆ بە ڕۆژی ئەبێت سەبرێکی تاواتیت هەبێت ئارامگربی و زۆر ئەو کاتانەی کە تۆ بە ڕۆژیت ناکرێت لەبەرێت کە تۆ بە ڕۆژی چواردەوری خۆت زبیر بکەیت ئەمە چییە تۆ الصبر من الرحمن والعجلة من الشيطان وجا بريا في توري ما بابتك دي هي ام دي وجاري چنه گرمیان گرمیان و گرمیا خوبه لأف ساله پراستیجی دی سال رمضان که جدا در باست کرد اجبر چه اجبر ویروس کرونا هی خودش ناف بچی حتی نوکجی یعنی وی ویروسی نهیلا جیان آسیبت تایبتی جت هیوا رمضان پیروز دار گرمیان تایبتی جت هیوا رمضان پیروز داوکی دیار همیا زانیاری هنه گلک نافچندی جین کردستان یاریت تایبت هیوا رمضان داتی نکردن اج عالیه کی و باشش عالیه کی و چدبت خراب چونکی زیادتر ولد مروف خوب پرستنا خودی و مشیل کرد لیو جاری چه یاریت ملی بازارت ملی ند وکرینت ناف گرمیان و همی کردستانی همی جهانی بله بر وی کیجی رمضان که یعنی بیدنگ پرایوت شد بو نمونه چایچک بجد اول 30 ساله شولمت چایچیه لی اف یکمین جاره یعنی اف 30 ساله در بازبی اف یکمین جاره چایخانوان گرتی تایبەتیش هیوا رمضان بله بە تایبەت ئەو یاریانە شەمە هیچ چایخانە بووە کە بەو شێوە بە تایبەتی هەندێک یاری هەیە کە تەنها بەس لە شەوانی ڕەمەزانە ئەکرێت ئێستاش ئێمە لەم فیوچەرەیە بینەری ئەو یاریانە ئەبین کە ئێستاش چۆنە دوێ بەرەف گەرمیان زیاد لە 30 ساڵە پیشەی چایچیە بە درێژایی کارکردنی هیچ ڕەمەزانێک ئاوا چایخانەکەی چۆڵ و مشتری کەمی نەبووە وەستاعەتا دەڵێت بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە ئەم ڕەمەزانە زۆر جیاوازە و پابەندبوونم بە بڕیارەکانی وەزارەتی تەندروستیەوە وای کردووە قەرەباڵغی
هاوشێوەی ڕەمەزانەکانی تر لە چایخانەکەم دروست نەکەم. من ئەمە تقریبا خۆم شخصی ئەوە 25 ساڵە زیاترە لەم شارە ئیشەکەم وەکو چای چیەک ئەیتا ئیسا ئەم وەکۆم شتانەمان نەبینیە ئیستا خەڵکەکە لە خواز زیاتر حەبسی گشتی پابند ڕێنمایەکان تەندروستین و ئێمە شاوە دانشین لەسەر و مێزت بەس چایە فرۆشین بە سەفەری و کە مامە و دەستکێش ومانە و ئیتر ڕۆژگاراوە کەس داناشێت جاران ئەم چایخانە پار و پێرار تاولی و دۆمنە و هەموو شتێکی تیا بوو کۆنکانش زۆر قەرەباڵە و بەستاوە بازاڕەکەی بینن و ئەوەتانی. مشتریەکانی ئەم چایخانەیەش دەڵێن ڕەمەزانانی پێشوو تا درەنگانی شەو کاتەکانیان لای وەستاعەتە با چای خواردن و یاری جۆرا و جۆر بەسەر دەبرد، بەڵام ڤایرۆسی کۆرۆنا ئەمانیشی ناچار کردووە چایەکی سەفەری بخۆن و بە خێرایی چایخانەکە چۆڵ بکەن. ئەو ڕەمەزانانەی ئەوسا خۆشبی ڕاستی ساکە لە بۆنەی ئەم نەخۆشی کۆرۆنەوە وەکو حەسارێکاوە بانمانەوە دوای فتارمان کردی ساکە حەزێکی لای عەتا چایە بخۆی چایەکەی خۆشە عەتا معروفە داواکەین لە خوای گەورەش ئەم مینە لە بارمان لادان ئەم نەخۆشی کۆرۆنە لادا ئینشەڵڵا ئێمە گشتمان لە بین یەکا باش بین ڕەحم لە یەکتری بکەین خوای گەورەش لەو عاسمان ڕەحمان لێکە لە هەموو تەمەنمە ئەمە یەک ڕەمەزانی وا بدوینم بەس ئەتر شتەکە نەخۆشیەکە بڵاو بووەتە و ئێمە شەوێ ئاگدار خۆمان بین و ئاگدار کە سوکارمان بووین و ئێمە حەزەکەین وەکو جارە بینە بازار و بێنە چایخانە و دوکان بگرێتەوە و ئەو چایانەی کاخۆنێکا دەتامە لە دێر زەمانەوە لە ناوچە جاجیەکانی گەرمیان لە شەوانی مانگی ڕەمەزاندا گرنگیەکی زۆر بە یاری کڵاوێن و مشتە زەڕە و سینی و زەرف دراوە، بەڵام ڤایرۆسی کۆرۆنا بۆ یەکەم جار نەیهێشت ئەم ڕەمەزانە یاریە کوردەواریەکانیش باڕێوە بچێت. هەرێم جاف، کوردستان 24 شارۆچکەی کفری دەڤەری گەرمیان. هیڤیامە و دوعامە سەرەکی دوێ ڕەمەزانە پیرۆز داشت خدای مەزن ئەوە بزیترین دەم ئەف دەرد و بەڵایەک و سەر هەمی جیهانێداەتی دەرباز بێت و بزیترین دەم ژیان وەکی بەرێ ئاسایی جوانتر و پاقشتر و خۆشتر لێ بێت چونکی پڕاستیژی لێ مرۆڤی تند بێت سۆبان وەختە مرۆڤ بازاری وەساڵ بینێ هەمی تش حەزەرە بوون من هەتا گەر بچە بازاڕێژی مرۆڤ گەلێکی حساسە مەسەلەن چاوە تشتێڕاکی چاوە بکرێ هەکە بینە ماڵ چاوە بشوی پاقشتی داکو مرۆڤی پاراستی بێت یعنی حتا نوکێژی چێت بێت مدایەکی درێژی وەسا ژیانیا بەردەوام بێت. بەڵێ توشی وەسواسیەکە بی نازانی شتەکان وەکو جاری جاران نییە، بەڵام ئینشاءڵڵا بە زووترین کات بێت سەبر بگرین ئەگەر بێ سەبر بگرین و بگەڕێتەوە سەر جێی خۆی و باس لە ئارامی و دان بە خۆداگرتنەکەین کە یەکێکە لە هەرە ئەو خوڵق و خۆیانە یان هەرە ئەو ڕەوشتە جوانانەی کە هەر کەسێک ئەگەر هەی بێت بێگومانە بێتە مەحبوبترین کەس خۆشەویستترین کەس و ئێمەش بۆ ئەم مەبەستا میوانداری مەلا موخلیس کاوانیمان کردووە کە مامۆستای ئاینیە بۆ ئەوەی کە سەبر و تااقەتمان زیاتر و زیاتر بێت بۆیە ڕۆکەینە لای جەنابەت و پرسیارەکانتان ئاراستا ئەکەین بەخێر هاتین. گەلە بخێراتی ڕەمەزانەوە پیرۆز ڕۆژی نوێژێت و قەبیل ئامین یا ڕەبی بەناوی خوای گەورە میهرەبان سڵاو و ڕێز و خۆشەویستیم لەبەر جەنابتان کارمەندانی خۆشەویست بینەرانی کوردستان 24 لە ناوەخۆی وڵات لە دەرەوەی وڵات لە کاتێکی زۆر پیرۆز کاتی سحور و پارشێ و کاتی قوبولبوونی نزا و دوعا و پارانەوە خوای گەورە جەزاتان داتەوە ئەو بەرنامە بەردەوامە چەند ساڵێکم میوانداری جەنابتانم خوای گەورە ڕۆژی و تاعەت و نوێژی هەموو لایەکی قبول بکە ئینشاءالله هەموو لایەک تەندروست بن هەموو لایەک دوور بن لە توش بوون بە ڤایرۆسی کۆرۆنا ئەوانەی کە توش بوون خوا نەخواستە ئینشاءالله خوای گەورە بە شیفای خۆی بە ڕەحمەتی خۆی شیفای عاجیلیان دەدا و لەو دەردە و لەو نەخۆشیە و لەو ناخۆشیە کە ئێستا بەسەرمان تێدەپەڕی داوە لە خوای گەورە دەکەن ئاراممان پێ ببەخشی بە هەموو هاوڵاتانی خۆشەویست لەلایەنی کۆمەڵایەتی لەلایەنی ئاینی لەلایەنی دارایی لەلایەنی تەندروستی لە هەموو لایەک ئەوە
زەختەشی گەورەمان لەسرە بەداخەوە دەبینین خەڵکانێک ئارامیان نەما لەبەر ئەوەی ئارامیان لە دەستدا تووشی هەندە کارەساتی دڵتەزێ بووینەوە بەداخەوە کە دەبینین لا تۆڕە کۆمەڵایەتیەکان و ئەوەی یەک دوو شەو بەر لە ئێستا ڕووی دە گەنجێکی خاوەنە ژن و ماڵ و منداڵ خۆشی کوشت و دوێنێ پارشی و خێزانەکەی خۆشی کوشت و کۆتاییان بە ژیانیان هینا و دەڵێن نووسراوێکی بەجێهێش بوو کە گوتی نانی پارشی و نەبوو بخۆم خۆمان کوشت بەڕاستی خۆ کوشتن و لە دەستدانی غیرەت و هیمەت چارەسەر نییە چارەسەری هەموو مرۆڤەکان ژیان واتە ئارام ئارامت نەما ژیانت نەما ئارام یعنی دین الصبر نصف الإيمان یان پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام لە دەربارەی ڕەمەزان یەکێک لە ناوی ڕەمەزانی پیرۆز ناوی شەهر الصبرە مانجی ئارامگرتن باش مامۆستا بەجا دال سەر vê ڕاستین خو دینی ئیسلامê û مسلمانەتی nebtinê teyva Remezanêdaya her bi giştî nav îslamê da çawa behsê aramî û sabrê hatiye kirin taybetî jî nav deqêt ayetê Qur'ana pîrûz da بەڵێ خی گەورە ئەگەر بچینە قسمەت ئاەتی قورئان زۆر ئاەتمان هەیە لە لایەنی عیبادەت و خوداپەرستیەوە چ لە لایەنی ولنبلونكم بشيء من الخوف والجوع ونقص من الأموال والأنفس والثمرات وبشر الصابرين خواهي قورة بس نافرمي عبادت نا ساري باسي عبادت ناكا لآياتي بيشو دفرمي واستعينوا بالصبر والصلاة بەڵام لە دوایێدا دەفەرمێ لەسەر برسیەتی لەسەر ترسان لەسەر شەڕ لەسەر جەنگ لە دەستدانی گیانێک و خۆشەویستێک و لە دەستدانی پارە و زەرەرکردن و هەتا دوایی دەفەرمێ ئەوە ئیبتیلایەکە بەڵام بەشارەت و مژدە بێ لە بۆ ئەو کەسانێک کە ئارام دەگرن الذين إذا أصابتهم مصيبة قالوا إنا لله وإنا إليه راجعون عرض و ئاسمان ئێمە مرۆڤەکان هەرچی هەیە مڕشی خوای پەروەردگاری ئەوڕۆ نانیدا بەیانی نان نابێ ئەوڕۆ منداڵێکی پێدان بەیانی نابێ ئەوڕۆ منیندا بەیانی من نابم ژیان بەو شێوەیە دەڕوا بەڵام خوای گەورە لێ بەشارەت دەداتە ئەو کەسانەی أولئك عليهم صلوات من ربهم ورحمة خوا دەفەرمێ ئەوانەی ئارام دەگرن ئەوانەی ئارامیان گرت لەسەر هەموو کێشەکانی بەسەریان هات خوا دەفەرمێ بە گەورەی خۆم سەڵاواتیان لەسەر لێ دەدەم صلواتي خواي قورة يعني كامل الرزامند ورحمتي خميان بس دادر وأولئك هم المهتدون ساق بزانا أو كوملا كساني آراميان قرد أوانا براسي ريت ساكو دروستيان دوزيتو كري هدايته وإنما يوفى الصابرون أجرهم بغير حساب خواه دفرمي إنما بحصر دفرمي أواني آرام دقرن براستي أجرو پاداشتي وانا ببيجمارا يعني ئەگە ئازور و پاداشتی یەک خێر دەخێر لە دەچاکە دەداتەوە لە سەبرەدا دەفەرمێ بیغەیری حیساب بەبێ حیساب و ژمار ئەمن پاداشتی یەکەی ئەو کەسانت دەمەوە کە ئارام دەگرن لە هەموو بار و دۆخێک جاکە دەرێن ڕەمەزان فەهوە شەهر سەبر ئەمە بەس ڕەمەزانمان گۆ فەهوە شەهر سەبر زەنابیشت گوت خۆ لە مانگەکانی تریش ئاین هەیە و ئیسلام ئاماژەی بە ئارامگرتن کردیە بەڵێ بەڵام ئەوەی لە ڕەمەزان ڕووبەڕووی مرۆڤەکان دەبیتەوە لە برسیەتی لە تێنیەتی ستا زۆرێک لەو کەسانە بەو برسیەتی تێنیەتە زۆر کێشە پەیدا دەبی سیارەکان هۆڕنە لێ دەدان سەبریان نامینێ برسینە هاوار دەکەن تووڕە دەبن سابێ لەسەر زەمی ئێوارە لەسەر کاتی ئێوارەیە فتار دەکرێتەوە لەوانەیە هاوسەرەکان کێشیان لەسەر نان خواردن و سوور بوو بێخێ بوو بەخێ بوو لە ئەوەز لێنە ئەوەز لێنا هەر لەو کاتە ئاخیر کات و سات هەرچی پاداشتی ڕۆژێکی لە دەستە خۆیان بدەن لەبەر هەندێک پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام دەفەرمێ فەهوە شەهر الصەبر والصبر ثوابه الجنة ئەوە مانجی ئارامگرتنە ئارامگرتن لەسەر ئەوەی بتوانم بە ڕۆژی بم نان نەخۆم ئاو نەخۆم ئەوەی کە مەنعکرای بە ڕۆژی ئارامگرتن لەسەر ئەوەی کە بە زمانی بە ڕۆژی من لم يدع قول الزور والعمل به فليس لله حاجة في أن يدع طعامه وشرابه ئینسانەگە بە ڕۆژی بوو دەبی سەبر بگری لە چی لە قسەی خراپ لە ئاکاری خراپ لە ڕەوشتی خراپ لە زنێودان حتا دوای ڕەوشتەکە ئەو بەخۆی مانجی ڕەمەزان مانجێکە بە خۆداچوونەوە لەعەلەکوم تەتەقونە خۆمان بپارێزین لە چی لە ئاکاری خراپی لەو 11 مانگەی تووشی هاتوین لەو بێسەبریەی لەو 11 مانگەی تووشی هاتوین ئێستا ئارام بە خۆماندا بگرین لە برسیەتی
ئێستاکەەوە بەداخەوە ینی ڕوبەڕووی قەیرانی داراییش بووینەوە ئەوە موچەمان لەسەر دەبڕێتەوە لە بەغدا ئەوە لە باتی مژدەی ڕەمەزان و شیرناتی ڕەمەزانمان لە بۆ بنێرن لەوێ ئیمزامان لەسەر دەکەن موچەمان لەسەر لا ببنەوە موچە خۆرانیش موچیان نەمینێ دوو مانگە خەڵک لە کەرنتینە کاسبی نەما نانی نەما خەڵک برسیتی ینی ئەوە لەو کاتەیدا خوای گەورە ڕەمەزانێکی واجب کردووە و ڕەمەزانەکە سەبر و ئارامە ئێستا فێرە برسێتی بین لەسەر برسێتی لێ ڕابین ئەوەی لە مانگەکانی بەهاردا لە بۆمان دەگونجا بچین تکە لێ بدەین کەباب لێ دەین لەو مانگە لە بۆمان ناگونجێت باشە مامۆستا کەواتە با لێرە ئەوە لە بیر نەکەین کە 7 جار لە قورئانی کەریم ناوی سەبر هاتووە پەیوەندیەکی تەواتی بە ئیمانەوە هەیە ئەگەر سەبرمان نەما ئەمە یعنی ئیمانمان زەعیفە یان حاڵەتێکی سروشتیە دەزانێت چیە بخۆی سەبر و بیتەسەبر سەبر گرتن شتێک نییە لە خۆتەوە لە بۆت پەیدا ببی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام دەفەرمێت چ علم بالتعلم زانست و خوێندن بەچی خۆت فێر دەکەی والحلم بالتحلم نەرم و حەلیمی و لەسەر خۆی ئەویش بە خۆ فێرکردنە ئەوەی دەڵێ سەبر و ئارامە منیە دەبێت خۆی لێ ڕابینی یعنی شتێکە چارەسەر ئەکرێت شتێکە چارەسەر دەکرێت بەدەیان کەسمانە چارەسەری کرێ پیا و کاتە لای پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەرمی یا ڕەسوولی خودا شتێکم پێ بڵێ کە پێویستم پێ نەبیتەوە کەس هیچیتم پێ بڵێ پێغەمبەر فەرمووی لا تەغضب تووڕەمە بە فەرمی یا ڕەسوول چیتر فەرمووی لا تەغضب تووڕەمە سێم جا فەرمووی یا ڕەسوول شتێکی ترم پێ بڵێ فەرمووی لا تەغضب سێ جار پێی وت تووڕەمە بە پێویست بە هیچ نیە لەو ئاینی بەش تووڕەمە بە کابرا چوە دەرێ زانی دەڵێ زانیم ئەو کاتە زانیم تووڕەبوون ئیمان لەدەست دەدا زۆرجار وێ لە حالەتی تووڕەبوون کفری دەکری پەنا بەخۆی گەورە لە حالەتی تووڕەبوون هاوسەرەکان تووشی کێشەی تەلاق و تەلاقدان دێن تووشی لێدان و عائیلە و شیرازەی عائیلە و خێزان هەمووی هەڵدەوەشێتەوە لە چییە هەمووی لە تووڕەبوونە ئەگەر هاتوو کەسێک الصبر نصف الإيمان نمانگو الإيمان كله نیوەی ئیمان سەبرە ئارامە لەبەرچی واتە ئەگەر ئارامت هەبوو ئیمانت کامل دەبێ ئەگەر ئارامت نەبوو ئەو باوەڕی هەیتت بەڕاستی لەدەست دەدێ لاواز دەبێت بەس بە بوچی مامۆستا یعنی بسم الله الرحمن الرحیم واستعینوا بالصبر والصلاة يعني حتى بەری نوێژی هاتیە باش کابراایەک نوێژکارە بەس يعني بەری نوێژی خوب کردیە تۆڕەیە نوێژاوی قەبیلە یانژی بڵێ قبول نییە نوێژ قبول دەبێ واز باتێکە لەسەری هەڵدەستی ئایا خێری لە بۆ دەنووسێ لەولایەک تۆ گوناحێک بکەی الصلاة تنهى عن الفحشاء والمنكر نوێژ لە بۆ ئەوەیە کە لە خراپە و خراپەکاری بە دوور بخە تو لەولایە پێشی نوێژ تووڕە ببی لە دوای نوێژ تووڕە ببی لە دوای نوێژ زنێ و بدەیت لە دوای نوێژ ئەوە بکەی ئەوە بەڕاستی خوای گەورەکە دەفەرمووی وەستەعینوا بالصبر والصلاة ئەگەر سەبر نەبی بخۆی نوێژی ناکە بەڵێ سەبر نەبی نوێژ ناکە بەڵێ مامۆستا لەگەڵ تەبین بەڵام دەچینە دهۆک لەگەڵ پەیامنێرمان چەکدار کە چەکدار جەمالمان لەگەڵایە چەکدار ئەم کاتت باش چەکدار باشی پێمان بڵێ ئێستا لەکوێی دهۆکیت و چ دەکەیت و پارشێوی ئەم شەو لە چه حاڵەتێک و لە چه دۆخێکە پەیوەندیمان پێم وابێ لەگەڵ چەکدار نەما ئەگەڕێینەوە بۆ لای مامۆستا مامۆستا زۆر جار هەیە هەندێک کەس هەیە تووڕە ئەبێت کەچیڵێ تەحاملم کەن یعنی ئێمە بە سەبر بگرین تەحاملم کەن چکە من دڵم باشە دوای خۆم چاگە بمەوە ئەی ئەمە چۆن لەگەڵیان مامۆڵەت چاکە نەسیحەت و ئامۆژگاریەکەی دەدا دەڵێ ئەمن ئەگەر تووڕە بووم سەبرم لەگەر بگرن هەیە ئەوەش نارێ هەر بەبێ ئینزار و بەبێ گلۆپی سوور داخل دەبی لێمان دەدا ئەوە مەسەلەوەیە لما تەقولون ما لا تفعلون ما لا تفعلون بەڵێ زۆر چاکە ئەگە ئینسانێک بزانی لە ناخی خۆیدا تووڕەبوونێکی زۆری هەیە شتێکی زۆر چاکە لەگەڵ خێزانی خۆت برادری خۆت دەرەوەی خۆت پێی بڵێ لە حالەتێکدا ئەگەڵ هەر هەڵسووم تووڕەبووم ئارام بگرە زۆر مەمنونت دەبم دوای پەشیمان دەبمەوە ئەو پەشیمانیە ئەو زۆر چاکە بەڵام کەسانێک کە تووڕە دەبن و خۆشیان پێ لەسەر حەقا ئەوە زۆر خراپە چابوونیان لە بۆ نییە بەڵام ئەوانەی تر چابوونیان لە بۆ هەیە جا سەبرەکە لە بۆ هەردوو لامان هاتیە ئەگەر من کەسێکی تووڕەوتون بم تۆ سەبرت هەبێ ئەگەر نا دەبی من سەبرم هەبێ ئەگەم سەبرم لە دەست و ئارام لە دەست و دەبی بەرامبەر سەبری هەبی ئەلمیهیم لێرەدا چ دەبی
لە دوو لاوە ئەگەر یەکەچیان سەبر و ئارامیان هەبوو ئەوە زۆر چاکە بەڵام پەتێک بینە هەردوو لا هەر لێ ڕابچێشین بەخوای دەپسێ بەڵام یەکێک ڕایکێشە ئەو لە دوای چوو ناپسێ پسانی لە دنیا تووشی کێشە و مشکی لەو بەڵام موسیبەت نابنەوە جارێ ئەمە لەسەر لایەنی ئاینی سەبرمان هەیە ئەسەبر و لەسەر عیبادەت سەبرمان هەیە لەسەر ئەلماسی ینی تاوان سەبرمان هەیە لەسەر موسیبەت ئەو بەڵایانەی کە لە دنیای ئینسان ناخۆشیەکانی دێتە پێش لە بچووک هەتا گەورە پێغەمبەر عەلەیهی سڵات وەسەلام بەو سێ بەشە دابەشی کردی هەر سێ بەشی لە مانجی ڕەمەزانیش کۆ دەبیتەوە هەر سێ بەشی لە مانجی ڕەمەزان کۆ دەبیتەوە لایەکی برسیتە و تێنیتە و لە لایەکی ئەگەر سەبر و ئارامت نەبی لەسەر ئەوەی کە بە ڕۆژوو ببی بەخوای تاوان دەکەی و بە ڕۆژی نابی ناتانی بە ڕۆژی بی دوایش دەبی تۆ تاوان دیسان سەبرت لەسەر تاوان نەگر تاوانەکەت ئەنجام دەکە بە ڕۆژی نەبوون ڕۆژی شکان لە فەرمانی خوای گەورە دەرچووی پەنا بەخوای گەورە ئەو کاتەی ئینسان شەرمەزاری دنیا و خیامەت دەبی باش مامۆستا تۆڕەبینەوە سەر حەق بوو نمونە تۆڕی جوواکی بەرامبەری مرۆڤی بخۆ و گەلک جارا هەرچ سفکاتیەکە هەی مرۆڤی تێتەکردن هەتا دینی ئیسلامی تێتەکردن حاشا لله بخدا و پێغەمبەری سڵ سەر بن تێتەکردن وی دەمی وی کەسێک و سەر حەقە حەق هەیە تۆڕە بت دەنگی خۆ بلند کە ڕابط البەرامبەری حەقیە و دارێ ئەدەبێ پلگرتێ بەڵێ ئەگەر ئەوە عیزەتە ئەوە غیڕەیە غیڕەمان هەیە عیزەتمان هەیە هەموو کەسێک لەسەر مافەکانی خۆی کە تەعەدای لێ دەکرێت لەناو ماڵ و منداڵی بی لە دەرەوە بی لەسەر ئەرز بی لەسەر خانوو بی سە مافەکی خۆی بی لەسەر ئاین بی لەسەر لە هەرچی شتێکە بی ئای چۆن ئینسان سەبرگرتنەکە سەبر و ئارامەکە چییە بە مافی خۆی جوابی دەدەیەوە زۆر کەس هەیە کە سەبر و مافی لە دەست دەدا شایەنی کوشتن نیە دەیکوژی شایەنی جنێودان نیە جنێوی پێدەدا ئەوە لە ئارام دەرچوونە بەڵام بە شێوەیەکی شرعی داوای مافی خۆت بکەیت ئەمە بوو نمونە کەسێک ڕابیل بەرامبەری من گوت ئیسلام خەلەتە و ئیسلام هۆڵسایە و هەر تشتێک سفکاتیەکە هەیە کرد من حەقی ئەسرا من بێژمێ یعنی بدەنگێکی بلند خۆ بێدەنکە و حەقیقەتەنی نەتەوە سەباوی ئەو مشکلاتەیە تۆسەتت گەهیل دەفمەوی بەحسینەکە من حەقەیە ئەسوسا بێژم هەتا ئەگەر هەڵچوونژی تۆڕایژی بەخۆی ئەگەر بینە سەر حەقیقەت بەڕاستی بەو شێوەیە نابی کە لەو سەردەمە دەکرێت لەو چونکە پێغەمبەر عەلەیهی سڵات وەسەلام پیاوێک کاتوە ناو مزگەوت دوو لە ڕووی زەنابتان و بینەران ینی کیسایەتی کردووە بچووک سەحابە هێرشیان کردە سەری پێغەمبەر فەرمی مەهلەن لەسەر خۆ بن لێی گەڕێ بە ئەزیەت نەخوا تا کۆتایی پێینێت بێ خلاص بوو پێغەمبەر عەلەیهی سڵات وەسەلام فەرمووی ئەوە شوێنەکە جێگای خوددا پەرستیە لە بۆ ئەو شتانە ناگونجێ باشە جارەشی دووەمەکە بەدەیان میسالی تری پێغەمبەرمان هەیە عەلەیهی سڵات وەسەلام کە پێغەمبەر هاتیە تەعلیمە و خەڵکی فێر بکە بەس ئێک نمونەیە دیژە مەسەر عومەر کوڕی خەتابی خۆ دێژە ڕازی بێت یە حەق و ڕەغبیە بەڵێ بەڵام حەق و ڕەغب بوو بەڵام لە کەسی نێدای تەعەدای لە کەس کرد بەڵکوم ئافرەتێک لە ناو نوێژی هەینی ئافرەتێک هەستاوە فەرمی عومەر تۆ غەڵەتی لەو مەسەلەی تۆ دەڵێ فەرمووی ئەخطأ عومەر وئیصابەت ئیمرأەتە زۆر نەرم و حەلیم بوو بەڵێ مامۆستا دەچینە لای چەکدار جەمال بەڵێ بەشکەم جارە گوێمان لە دەنگی چەکدار بێت چەکدار ئەم کاتت باش و پێمان بڵێ ئێستا لەکوێی دهۆکی ئەگەر گوێت لێمانە و ئەم شەوی پاشێوی دهۆک چۆنە لەکوێیت وە چی دەکات خەڵکی دهۆک ئایستا بله دمنگو باش بید یاره شویدی هنگو گلهی کرد هنگو میوانه که با مامستای که آینی با هر تمام دم دامشی میوان ها با میوان مجدهو که هر مامستای آینی بو اما بروکن و که مفشوه چوینه سمون خانه که منده بزانی سردری کورونای شواز و کارکرنه چوا یعنی جدایش سالن در باز بوی منده بزانی که روش چوایه یعنی سمونین جوانن نانک جوانه بونده بزنین یعنی خلق چه سر دریه دیگه هنگود کد مام عزیز یعنی کرونای هنگود چه شیرت هنه ساخلمیه یعنی گلک بیشن رین ماینی دریه خستینه چه سر دریه دیگه خلقید که پیشگی سپاس بوده بطناویره بار بکه حتی حد که باش گرک کاری نمی ام خوشی نهارن گرک قربال و کار مجلس سپیدی ساعت 6 حتی 6 ایواریه با دانی پاشیویش 12 حتی با وقتی پاشیویه با اگر ساعت 6 ام قپات کن
شش بو تقريبا بو باشي بيش دو ساعتك تمينت يعني ام حسكن او فتره جي حتى هفته دريش كربا چگو خلق گره گازداد کن دیش زبر نوا یا قپات کریه نانینه بجام حسكن هكا بيشكي زيادة اللي قربها حتى هفته باش جدوی افساله چه یعنی هر سال رمضان على حمید در سمون خانه خلقی کادتینان بو خبصه بو اكيد افساله ذوقی خلقی چه يعني بار بك خلقي هر ذوقي هاي بس باه كنت بيجن جبرين مايت كنت بيجن نشن بينو بتشنو كادا تشيكنو ان سمونا اكو برينجي 24 ساعه سمونا يو بكير يا فتنامه 24 ساعه هم شولت كاين بس بيقوينا باش البريجي ماركتك دياره هر جريداي هم گويه يعني چه خلق زياده تر چت خود بو باشي افر ماركتجي بس يسبياتي هكو بيجن با تشت بخارنيت باشي وانا تشتانه تينا سمونا ناني ماستید بن پنیری بن تشت بخورنید باشی باد بنا باش خلق زیاده تر یعنی نان ساده بتانون گوی گیشنی جن او جیه تاینید پنیری تاینید قرادای تاین گیشنی جن تاین کیش بد زیاده تر بو فتاره و باشی و هر بو بارا پدر سامان ترکیه جوره سامانیت مامی ترکی نه سیستمی که نیه که بیشتر دوکی کم فرم بو ما فکر دوکی الحمد لله حتی اونو که سامانیت نگرک باش دست گول کل برن ما همي الحمد لله بري كورونا جر كلك فرنادي چي دي بين يا سرويسي بي برامبر بون كسن کو پارني هنگو سيستم هي بدنا فرني دو كيا يا بي بري ام هاكل بيش من نج نوكا ند في قيراني دو بري نوكا جي همي گاوا ما سامونه بلاج بي برامبر ميدان خكي برينجي سر وقتي شريطه شوانا بو پیشمرگی بو همي قاطع پیشمرگی ميد فري كرين اف خسته خانه کرونا چگیری اف نزدیکی دو ایوای ام سامان هر رو پینسا سامان هم بلاش دینو ذکران گو مازن که باز بوده بدرس قین گو زیده که تشلا جوان اولا یعنی مدبید آماجه پیب کم کل پتریا سامان خانه ام دهو که ورقه کال سرنبی سای اف مال خوده شرم نکه اگر تا پاره نبن یعنی حق سامونه یانجی نانی نبید دبي وبيدنك يعني ابا ايك شوان دابو نريت جلك جوان خلك كردستان بقشتينا يعني راست سمون خانه جه رزقي ومالويه ليل سرنويسي يعني ابا ايك شوان دابو نريت جلك جوان خلك كردستان بقشتينا جوان اگر هفکار من هاری کار بید بریم يعني یا نویسای سپاس هزن آسایش هزن تندرستی هزن نافخو سرارای کار وان کو روزانه يعني ویژن کوس نان چید بو نخوشخانه کرونا و حتی دو ماهیه لسپاس تمام دم دا سپاس یا هزن امنایی کریه سپاس یا آسایش کریه تندرستی کریه کو ام بگابه هم همی محتاج ویره اینه تمام راستی او نمونه تبحث کری دانا نانج بو کسیت پتوی به برانبر نمونه که گلک جان طیبتش ته رمضان دا پیوی که نمونه تصد بردام چاف لیکرین هبه بس چک دارت نوف بینامه دا استدمسین دی خودت دیش ما تورا نبیه سر وگلیه نه من گله یانگو برچاف ورگر جوان من گله یانگو برچاف ورگر تو اصله گریا یعنی دوز بنده بزانین یعنی انگله کی ببینین که اف شبه هنگش مت راضی بن ام ممنونیتین و هر دو چابته بجود ما چیت کین چک دار چونکه حکم مزانی با تو تویش ما عاجز بی بار کس حال ما دو که به جام تلفنات نت کرد ها زور سپاس بوده وکی افکار ما فارسی جو بحث کردی چک داری جی کشینه کی نبا جام ابرو من صوبان چک داری زور سپاس بوده چک دار پاشیوا و خیر و برکت بت روجیت و طاعت و قبیل بت زور سپاس بوده توش دو که دیال مدا بفراستش دلمت چوینانی یعنی او داگله که خوش بته ما بس مروی ماستی خواروا زور سپاس بوده چک دار زور سپاس چک دار بەڵێ مامۆستا ئەگەڕێینەوە لای جەنابەت ئێمە باسمان لەوە کرد کە سەبر پاداشتی زۆرە بەڵام مەبەستمان چییە کە لە ڕەمەزانە زۆر باسی لێوەکەین ئەویش لەبەر کە ئێمە لە کاتی عیبادەتکردنێکی زۆر گرنگین بۆی کە عیبادەتەکەمان خوا نەخواستە نەک قبوڵ نەبێت یاخود کەم و کورتیەکی پێوە دیار بێت پاداش چییە بۆ ئەو کەسانی کە بە ڕۆژوو ئەبن و سەبرێکی باش ئەگرن لە ڕەمەزانە پاداشتیان چییە سابرین لبس لما نجو رمضان أو باز ذكريت وبزيادة البيوشت لبرو إنسان دائما أقدر برسي وتاني بو مراسي عصبي دبي ولبر باري دروني تيك دسيتو عصبيتي زيادة دبي أواني كبيغمبر دفرمي عليه الصلاة والسلام فهو شهر الصبر أقدر بن منجو رمضان ناوشي صبرا أقدر صبرت قرد
ثوابه الجنة هذا شتەکەی بەهەشتی خوا و ڕۆژامەتی خوای گەورەیە و هەروەها ڕۆژیش بەبێ سەبر بەڕاستی بەتاڵ دەبیتەوە لەبەرچی تووشی هەڵسوون دەی تووشی هاوار دەی تووشی زنێو دەی ئەمجا بەرەو سەرەوە بە ژێرەی ئەو وشانەی لە دە و دەردەسی قسەی ناڕێکە گوتمان خوای گەورە پێغەمبەر دەفەرمی عەلەیهی سەڵات وەسەلام خوای گەورە پێویستی بە ئەوە نییە تۆ خۆت برسی بکەی و تێنی بکەی بەڵکوم ئارام بگری واز لە قسەی خراپ و ئاکاری خراپ بینی جا ئەوەی بازاڕێکە ئێستا دیتمان لە دوهۆک یان شاری هەولێر سلێمانی هەڵەبجە زۆر پێویستە لە مانجی ڕەمەزان یەکەم ڕۆژی ڕەمەزان ئەگەر بینیتان ینی لە بۆ شەربات لە بۆ تووشی بە جەلیکان چوو پارپارانێ بوو لە سوپەرمارکێتەکان لەو بارودۆخە هەستیارەی ئێستای تەندروستی واللهی بە سەدان کەس بەخۆم لەوێ بوویمە بەبێ ڕێنمایی و ڕێکاری تەندروستی لە ناو مارکێتەکان هەمووی خراپستانێ یعنی ئەمە نیشانەی ئەوەیە کە سەبرمان نییە کە سەبر و ئارام هەبی باشە خێرە ئیلا دەبی ڕۆژی شەوی ڕەمەزان بچیە مارکێت ئەدی بەیانی نەبوو دوو بەیانی نەبوو سێ بەیانی نەبوو خەڵک نەمرد لە برسان خۆ ئەوە هێرشی سەدام نەهات دیسان ڕابکەین و بەرەو ئێران بڕۆین باشە ئەوە سەبر ئەگە سەبر و ئارام لەو کاتانە نەبی لە مانجی ڕەمەزان نەبیت و ئێستا کە زۆر 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 پێویست نەبی لە بۆ شتێکی پێویست نەبی وەزارەت تەندروستی هاوار دەکە خۆتان بپارێزن ڕێنمایی تەندروستی جێبەجێ بکەن بەداخەوە ئەوڕۆ 5 حالەتی تر لە شاری هەولێر تۆمار کرا ڕاستی خوا شیفایەمدا دڵتەزێنە ئینسان دڵی دەتەزی مە بەرەو هێوربوونەوە دەڕۆشتین ئێستا حالەتەکان سەر لە نوێ لە چی ڕوودەدا لە بێ سەبری خەڵکیە لە بەریەکەوتنی خەڵکە خەڵک لە ژوورەوە دانانیشی دوایە دەینەوە ئەوانەی کە لە کەرنتینن بەڕاستی سەبر و ئارامی دەبێ ئەوەش خەڵک هەر لە دەرێ بووە و لە دەوام بووە و ئەڤژ هەمی بخێر حسێبە ئەو هەمووی خێر ئێسێبەوە خۆ پاراستنە و لە ماڵەوەمانەوەیە و پاراستنی ژیانی خۆی و ژیانی مرۆڤەکان و دەروزیرانە ئەوە یەکە لە خێرە هەرە مەزنەکان و گەورەکان کە لای خۆی گەورە ئەو ئارامەی دەگری هەتا ئەو بارودۆخە دەردەسیت باش مامۆستا ئەڤە سەبر و ئارامگرتن نێڤبینە ئەبدێت خودێدا و لەسەر موسیبەتە ئەم دەبینێت شتێکی ماستەر ئەوژی دوعاکردنە و سەبر لەسەر جێبجێکردنەوە دوعاێ gelekşme em dibêjin ya Rabbî filan tişt bû min ya Rabbî ez biheme filan tişt ya Rabbî tiştê girin Allah min dua terk kirin tiştekê min Xwedê qebîl nakit yani duayet min cêbicê nakit êdî sabir me nema çawa girêdanek nêvbeyna dua û sabirgirtinê heye taybetî beraber cêbicê kirin الدعاء هو العبادة والدعاء هر بخوي عبادتك بشيك لعبادة كذا بدلين الصبر على العبادة صبر قلت لسا خدا برستي أوش هر بخوي أويا نبوة أوي دعوة بكي فوري لبود زيبة بيشتي وشتي ونابي يعني خواي قبره بخوي عالم ترى أقر ببي فإن تكرهوا شيئا فهو خير لكم زور شت هي بما نخوشة بصر من ديت والله خير تهدى لبو إما زور شيء بما خوشة لبو من زيبة زينابي أو دزانيت إيمان هزانين ئەمە ئیمانمان بەو خوایە گەورەی هەیە خوای گەورە ئەوەندە عەبدی خۆی خۆش دەبێ هیچ کاتێک نە لە دنیا نە لە قیامەت نایهەوێ عەبدی خۆی ئازار بدە وا دەزانم مانجی ڕەمەزان برسی و تێنیمان دەکە ئەزیەتمان بدە لە بۆ سیحەتی لەشی ئێمەیە لە بۆ سیحەتە پێغەمبەر دەفەرمێ بە ڕۆژوو بوون تەندروست دەبن ئارامکردنەوە و هادئبوونەوەی هەموو لاشە و بەدەنی مرۆڤە کە دکتۆرە بە ڕێزەکانی زیاتر ئاماژەی پێ دەکەن جا بەلایانی ئەوەی کە دوعا دەکەی نزا دەکەی لەخوا دەپاڕێەوە ئەو مرازەم حاصل ببی بەس خوای گەورە دەزانی ئەگەر حاصل بوو چی دەقەومێ لەوانەیە باش نەبێ ئەگەر ناخۆ خوای گەورە دژایەتی تو ناکە پەنا بە خوای گەورە خوای گەورە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام جارێکی ئافرەتێک منداڵێکی بچووکی لێدابڕابوو بەڵام منداڵی ئافرەتەکانی تری لە باوەشی خۆی دەنا سێبووری دڵی بێ پێغەمبەریش گریە سەحابە گوتیان یا ڕەسوڵ الله لەبەرچی دەگریێ فەرمووی باوەڕ دەکەن ئەو ئافرەتە ئێستا ئەو منداڵی کە لێ بزر بووە لە تاوان ماچی منداڵی تر دەکا بیدۆزیتەوە بی خاتە ناو ئەو ئاگرەی لە پێشەمنە تێنا والله یا ڕەسوڵ الله دایک چۆن منداڵێکی لێدابڕایە و بیبینی تۆ دەی خاتە ناو ئاگر
گریا فەرمووی خوای گەورە سەتان ئەوەندەی تری ئەو ئافرەتە بەڕەحمترە لە بۆ عەبدەکانی خۆی لە قیامەت بە هەموو شێوەیەک دەیهەوێ لە عەبدی خۆی خۆش بیبەستنێ باتە جەهەنەم. خوای گەورە لە دنیا و لە قیامەت پارێزگاریمان لێ دەکا بەس نەچینە جەهەنەم. جا هاتینەوە سەر ئارامگرتن لەسەر چ؟ لەسەر عیبادەتە یان دوعای لەسەر ڕۆژیە هەرسی هەیە چەند ئارامی گرت بەڕاستی ئارامگرتن ژیانە. ئەمشین بژین هەندی تو دوعاە زێدەتر بکی و سەبڕی زیرەتر بکێشی دێ باشتر دوعا تەقەبیل بێت. دوعایەت و لێرە قبول نابی لە قیامەتی خوای گەورە دەست پاڕانەوەیت و دەستێت و ئەوەی گۆتیتت بە بەلاش ناڕوە لەوێ ینی هەموو کەسێک دەرێ خوایە بریا بە دوعاە من دنیای هیچ قبول نەبووبە وەبی لێرە ئەو خێرە گەورەکە بەم دایتەوە مەمنون دەبین لەوێ چ پاداشت و چ خێرەك لەوێ هەیە بە ملیۆنەها گوناح لە قالبێ مەهرەوەرێ خوا عفومان دەکا عەزابمان نادا دەمان بەتە بەهاشێ مەمنونی خوای گەورە دەبین. بەڵێ مامۆستا هەندێک شتێت تەعویز ئەکرێتەوە یان هەندێک شت هەیە کە قەرەبوو ئەکرێتەوە تەنها گیانی مرۆڤە کە قەرەبوو ناکرێتەوە تر کە مەرگ هات تەواو بۆ کەسانی کە ئەزیزێک لە دەستدەدەن بە تایبەتی ئەو دایک و باوکانی کە جەرگیان لە دەستدەدەن باسی سەبرگرتن و ئارامگرتنی ئەوانە چۆنە و پاداشتیان چییە کاتێکە ئیتر ئەو آخر مەرحەلەیتر لەوە زیاتر شتێک نییە کە ئینسان یا ڕەبی خوای گەورە تەمەنی هەموو لایەک درێژ بکا و بە تایبەتی ئەوانەی کە ڕۆڵێن هەیە خوای گەورە جەرجە نەسووتێنی یا ڕەبی ئەوانەی کە منداڵک خۆشەویستێک برایەک دایکاک باوکاک غزمە کەسێک دۆستێک خۆشەویستەکی لە دەستدایە لەو خوایە گەورەی دەپاڕێن خوایە سەبووری درەکانیان بدەی ئارامیان پێ بدەی دڵەکانیان تیمار بکەی بەڕاستی ناخۆشە ئەزیەتەکی زۆرە بەڵام بەڕاستی لە بەرامبەر ئەو ئەزیەتەدا ئەگەر بەس بێت و ئارام بگرن بەس بێت و شکرانەی خوا بکەن لە ئاەتەکەی وەلەنەبلوەنەکم بشەیء من الخوف والجوع ونقص من الأموال والأنفس ئەو ئەنفوسە نەفس لە گیان ئەگەر لە دەستیدا ئەگە بە شکرانەی خوای گەورە بکەن خوای گەورە بە گەورەی خۆی بەنجی هەموو فریشتەکان دەکات دەفەرمێ ئەی مەلایکەت و فریشتەکانی من عەبدی من گلێنەی چاوەکانتان خۆشەویستی دڵەکانتان لێستان چی گوت لە کاتی مرد دەرێن یا ڕەبی ئارامی گرت و شکرانەی گەورەی تو کرد دەفەرمێ بەیتێک ماڵێک قەسرێک خانوویەک لە بەهەشت لە بۆی دروستکەن ناوی لێ بێن ماڵی سوپاسگوزاری بەیت الحەمد قەسرێکی ئەو های لە بۆ ئامادە دەکرێت و هەروەها ئەو منداڵێکە لە دەستیدایە لە ڕۆژی قیامەت ئەو منداڵە دێ دەستی باوک و دەستی دایشی دەگری بەرەو بەهشتیان دەبا هەر چەندی گوناحباریش بن چونکە شکرانی خوای گەورەیان کرد خوای گەورە گوناحەکانیان لە بۆ دادەپۆشی بە مەلاین ڕەحمەتی خۆیان بەسەدا دەبات. باشە مامۆستا وێرێ ئەم بەسی حکمەتێکی بکەین سەر سەبڕێ بۆ نمونە هەرش پێغەمبەری سەڵ سەر بن بگرەش سەحابیەتوی نزیکێتی و حتەوی سەردەمێژی هەر کەسێکی زێدە بسڵمان بێت خودت زێدەتر تاقیت کتب سەبڕێ و زێدەتر ئاریشە مشکلەتێنە پێشیە دەبینی ژیانەوانان یا نەخۆشە گەلک مشکلێت تێداین چه حکمەتێک دوێدایە بۆچی ئەفهەمی نەخۆشیە تێنە پێشیەوان کەسە ئەبێت خودێ حەشوانات کرد زۆر جوانە ئەدونیا لە دەنی هاتی لە شتێکی هیچ کاتی دنیا کاتیە ڕاست تەمەنین 56 ئەعمار ئومەتی ما بین 60 و 70 ئێستا کە 67 شێوازێکی عام ئەوەندەی تەمەنما شاز هەیە 100 ساڵە و 110 ساڵە ئەو شازە بەڵام بەرەو بەرە تەمەنی مرۆڤ کۆتایی پێدێ دنیا دەنیئە دنیا لەسی پێوە گوتیانە عەزرەتی سولەیمان سەلامی خوای گەورە لەسەر بێ خدری زیندە عەزرەتی خەدر و الحەی وتی قوربان دەتەوێت ئاوی حەیات بخۆیەوە نەمری تاکو دنیا کۆتایی پێدێ ئاویش گوتی با بیرێک لێ بکەم و فکرێکی بکەمەوە ئا زۆر چاکە پرسیاری لە وەزیرەکان کرد ئاوی حەیات بخۆمەوە بژیم گوتیا زۆر چاکە قوربان پێغەمبەری خوای هەتاکو دنیا ما بێت توش دەمینێ بیری لێ کردو قناعەتی نات چووە لای سەیادێک ماسیگرێک گوتی ئاوی حەیات بخۆم ئەویش گوتی ئاوی حەیات چیت لێ دەکات گوتی نامرم گوتی کەنجی هەتاکەی وڵای گوتی هەتا دنیا ما بی دوایە دەمرم گوتی دوایە نامرم گوتی با گوتی قوربان با پرسیارەکەت لێ بکەم گوتی بەڵێ تیژ چ ژیان کەنجی خۆشی تێدایە ئەتوو با هەر عمرت درێژ بێ ڕۆژێک داکرد بمری ڕۆژە خۆشەویستەکەت بمری ڕۆژێک نازدارەکەت بمری برادرت بمری هەر چادەورە بمری هەموو ڕۆژێ هەر ئەزیەتی بخۆی ئەو ژیانە چ خۆشی تێدایە بە ژیانە کارەساتە دەبێت کارەساتە لە بۆ ئیمانداران بەڕاستی دنیا عەزەرە لۆمە
لەبەرچی ئازارە هەموو شتێک ناتوانین بکەین. السجن المؤمن ونیە حەدیث سجن المؤمن وجنة الكافر لەبەرچی ئێمە سنوور و حدودێکمان هەیە لە قورئانی پیرۆز دەفەرمێ درۆ مەکە، غەیبەت مەکە، نەزەر مەکە، زینا مەکە، شەراب مەخۆ، ئەوە مەکە، ئەوە مەکە، ئەوە مەکە. ئەوانەش بە کەیفی شەهوەتە. ئەگەر ئەوانە سزن کرد چ خۆشی تێدامە، خۆشیەکە بەش ژیانە. خی گەورە دەیهەوێ دنیا لە بۆ کەسانێک بی کە دەیان هەوێت وقیامەتیش گوتیانە یا ڕەسوول الله پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بەس حەسیرێک پاڵکەوت بوو، حەسیرەکەی لەولایە هەموو دەرچوو بوو لە ڕاستە. ئیمامی عومەر ها دەستی بەگریان کرد فەرمووی کیسرا و پاشایەکانی ڕۆم و ئەوانە هەمووی لەسەر فەرش و لەسەر قەنەفە دەنون، یا ڕەسوول الله تۆ لەبەرچی لەسەر ئەو حەسیرێ دەنی فەرمی یا عومەر ماهلال لەسەر خۆبە. ئەوان خی گەورە دنیا و بەهشتێکی دنیایی پێدان، لەسەر دنیا بەهشتێکی پێدان. لە قیامەت ناتوانم بڵێن خوایە ئەمە ژیانمان لەوێش نەبوو لۆ لێرە نییە، لە دنیای ڕامان نەبووە لۆ لێرە ڕانەبوێرین. ئەوان بەکەیف خۆی گەورە دەرگایەکیان لێ دەکاتەوە لە پارک و خۆشی و خۆشگوزەرانی و ڕابان. هەموو مامۆستا مرۆڤ شێت بێژێت ئەف دنیاە ئەف ژیانە مصیبەتەکە مرۆڤێت توش بێ ژیان دنیا هەمی بێت مرۆڤ سەبرێ سەر بکێش. بەڵێ بالضبط کە ئێمە الذي خلق الموت والحياة ليبلوكم أيكم أحسن عملا. بس ئێمەی دروست کردێت چێ ئەحسن کردەوەی دەکات، چاکترین کردەوە چێ دەکات؟ کردەوەی زەناب تەنێستا و کردەوەشی زۆر چاکە. بەدەیان مسلمانانی دەرێ و ژۆرێ دانیشتون هەموو ڕەمەزانان پارشیوێکتان ئامادە کردووە خۆتان ماندوو دەکەن لەگەر ئەو ستافە بەڕێزەی دوو ئامۆژگاری لەو خەڵکەی بکەن ئێستا کە بەدەیان کەس دڵی خۆش دەبی ئارام دەگری خۆشی دەیتۆ سەر خۆی لە بەرچی وای کردوانەکەمەوە بەڕاستی ئەو ئەحسن العملەیە. یعنی چاکترین کەس ئەو کەسەیە چاکترین سوودی هەبێت لە بۆ مرۆڤ. بەڵێ مامۆستا وەک دەزانین ئێمە مسلمانان سونەتەکە هەموو جمعانێک سوورەتی کەهف گوێ بگرین یا بیخوێنینەوە. پەیوەندی سوورەتی کەهف لەگەڵ سەبرا چییە لەبەر ئەو گفتوگۆیی کە لە نێوان ئەو دوو کەسەیە کە ڕوو ئەدات لە ناو سوورەتی کەهف کە هەر ئەڵێ سەبر بگرە من ئێستا پێتەڵێم چی ئەبێت. ئەمە بۆ ئەوەیە کە ئێمە هەموو هەفتەیەک خۆمان ئەبدەیت بکەینەوە، خۆمان دووبارە تازە بکەینەوە لەگەڵ سەبرە. سوورەتی کەهف چەند پند و ئامۆژگاریەکی زۆر گەورەی تێدا. یەکێک لە پند و ئامۆژگاریەکان دەست خۆش بیا ڕەبی گفتوگۆیەکەی مابەینی عەزرەتی موسا سەلامی خۆی گەورەی لەسەربی کە پێغەمبەری خوا بوو و عەزرەتی خدر کە یەکێک بوو لە پیاو چاکان بە ئیجماعی عولەما پێغەمبەر نەبووە، یەکێک بوو لە پیاو چاکان. یەکەچیان زۆر دەرسی لێ وەردەگیری ئەوەندە. یەکەچیان سوورەتی کەهف بەخۆی نورێکی تایبەتی لەگەڵدا ئینسان کە خوێندیوە بە مانە و بە تەدەببوڕەوە بەڕاستی زۆر مانای هەڵدەگری. بەرێ سەبرگرتن لە کاتی پێشکەشکردنی بەرنامە، سەبرگرتن لەگەڵ مامۆستای خۆت. ئەو قوتابیانە سەبر لەگە مامۆستای خۆیان بگەن. جەنابی عەزرەتی خدر مامۆستای عەزرەتی موسا بوو، هەرچی دەکرد دەگو لەوات کرد. ئەوەندە پرسیار مەکە، دەیگو ئیسبیر، سەبر بگرە، ئارام بگرە، مەڵێ باوکی خۆت لەوا دەکەی، مەڵێ گەورەی خۆت لە بۆ چوا دەکەیت، کە گەورەکە دەزانی حیکمەت چییە، فێرت دەکا، فێرکەری تووە، فێرە دەرست دەکا، ئەویش فێرە ئەوە دەکات کە سەبر و ئارام بگریت لەسەر ئەو شتانەی ڕوو دەدەن، دوایە لە بۆت ڕۆن دەبیتەوە خێرەکە لە سیدا بوو و لە سیدا نییە. مامۆستا با ڕۆژی سلێمانیش بزانین هەرچەندە وتەکانی جەناب دەونە شیرینە، من حەز ناکەم بیان بڕم، بەس سپاس بخوات جەنابت خۆت لە شوێنێکە ئەوەستی کە من مەجای ئەوە دەستەکانە خۆش بکەم، من مەجای ئەوەم هەبێت کە باس لەوە بکەین بەڕێوەبەرایەتی پاسپۆرتی سلێمانی هەڵمەتێکی پاکردنەوەی بەڕێوەبەرایەتیەکەی ئەنجامداوە وەک ئامادەکاریەک بۆ دەستپێکردنەوەی دەوام لە ڕۆژانی داهاتوو و هاوکارمانیش ئارام بەختیار لە سلێمانیەوە زانیاری زیاترمان دەداتێ سەبارەت بەوە. بەڵێ فەرموو. بەڵێ سڵاوتان لێبێت، پاشێوتان باش، هیوادارم ڕۆژی هەموو لایەکتان قبول بوو بێت. من لە بەڕێوەبەرایەتی پاسپۆرتی سلێمانیم. ئامادەکاری دەکرێت بۆ دەستپێکردنەوەی کارکردن و دەوام لەم بەڕێوەبەرایەتیە لە ئەگەری کردنەوەی دەوام لە هەفتەی ئایندە. ئەم بەڕێوەبەرایەتیە هەستاون بە پاکردنەوە و تاقیمکردنی
بەڕێوەبەرایەتەکە بە شێوەیەکی گشتی هەروەها دانانی ڕێنمایە تەندروستیەکان بۆ خۆ پاراستن ئەگەر دیمەنەکان بینن ئەمە بەشێکن لەو ڕێکارانی کە لە بەڕێوەبەراتی پاسپۆرتی سلێمانی گیراونتە بەر ئەو کورسیانی کە لە ناوەڕاستن لابراوە تا دوو کەس دەتوانێت دوور لە یەک لەسەر کورسیەکان دابنیشن. ئەم کارە لەبەرەوەی کراوەتە شەوان بەیانیان ئەفسەرەکان و ئەو کارمەندانی کە لێرە داوام دەکەن بە ڕۆژوون بۆیە لە شەواندا دەستیان کردووە بە کارکردن و کەمێک پێش ئێستا لە کارەکە بوونەوە و نزیکی پاشێوکردنە ئێستا دەستیان کردووە بە پاشێوکردن. من دەمەوێت بچمە لای خۆیان بزانین ئەوان لەگەڵ ڕەمەزانە چۆن ڕەمەزان بەڕێ دەکەن و هەروەها ئەگەر لە ئەگەریکردنەوەی دەوام بزانین ئەوان ڕێکارەکانیان چۆن دەبێت. سڵاوتان لێبێت کاکسالار باشن فەرموو دانیشن لەسەر ئیستراحەتی خۆتان دانیشن با بچمە لای کاکسالار بەڕێوەبەری پاسپۆرتی سلێمانی ببورن. کاکسالار سڵاوتان لێبێت فەرموو دانیشە. زۆر سپاس خەریکی پاشێوکردن کاکسالار ئەگەر پێمان بڵێن چۆن دەستان کرد بە ڕێکارەکانی پاکردنەوەی بەڕێوەبەرایەتیەکەتان و ئامادەکردنی بۆ ئەوەی ئەگەر داوام کرایەوە ڕێکارەکانتان چی بوو و دوای ئەوە ئەبینم ئێستا لەگەڵ ئەفسەرەکانە خەریکی پاشێوکردنن. بەڵێ ئێمە وەکو بەڕێستان ئاگدارن تاکو 2.5 لە دام و دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان فەرمانگەکان ڕاگیراوە کارکردنتیایە و بۆ ئەوەی هاوڵاتیان خۆپارێزی بکەن لە ڤایرۆسی کۆرۆنا کە نزیک بۆ 2.5 چەند ڕۆژێکی ماوە 4-5 ڕۆژ ئێمە بیرمان لەوە کردەوە کەوا تیمێکمان دروست کرد و هاتین سەردانی بەڕێوەبەرایەتیمان کرد مەبەستمان بۆ ڕێوشوێن و پلاندانین بۆ ئەوەی کە هات و 3-5 داوام کرایەوە حکوومەتی هەرێم بڕیاریدا داوام کرێتەوە ئێمە خۆمان ئامادە کرد بێ و چەند پلانێکمان هەبێ بۆ ئەو کارە. ئێمە 4 پلانمان لە بەردەسایە. پلانی یەکەم پێکاتووە لەوەی کەوا ئێستا ئەگەر هات حکوومەتی هەرێم بڕیاریدا شێوازی داوامکردن لە ساسی بێ ئێمە ئامادەین و پلانی خۆشمان داناوە ئەگەر هات و بڕیار دەرچوو لە 150 بێ هەر ئامادەین وەگەر هات و پلان دەرچوو کە لە 100 داوام بێ ئێمە ئامادەین و پلانی چوارێشمان ئەوەیە ئەگەر ئێمە وەکوە بینی ماوەی 40 ڕۆژە بێ داوام لە فەرمانگەکان وەستاوە لەم 40 ڕۆژەیە لۆدێکی زۆر لە دروست بووە و هاوڵاتیشی زۆر بەنیازە پاسپۆرت دەربێنێ بۆیە تەسەورەکەین لۆدێکە بێ پلانمان داناوە ئەگەر هات و زۆر بوو هاوڵاتیان شەفتی بەیانان و ئێوارانیش بەکاربێنین کەواتە 4 پلانمان هەیە بۆ کارکردن. سەرڕای ئەوەش چیمان کردووە بۆ خۆپارێزی خۆمان و هاوڵاتیانیش بەس کاڵانووسەکانمان وتووەکەوە دەستکەش و دەمامک بدەن بە هاوڵاتی لە کاتی فایلە. بەڵێ با پرسیارێکی کەولێ بکەم لەگەڵ خواردن دروستکردن چۆنی ئێستا بین و خواردنتان هێناوە بۆ ئێرە ئامادەتان کردووە. بەڵێ ئێمە کە کارەکەمان کەوتە ئاوهاشە و سوودمان لەو ڕۆژانە بینی بیرمان کردەوە لەوەی کەوا لە جاتیوی بڕۆینە ماڵ و بینەوە و کاتێک بۆ بکوژین لەگەڵ ئەفسەرانە پێکەوە دیسان کاتێکی خۆش شەبەینە سەر چونکە لە کاتی دەوامی ڕۆژی ئاسایە بوار دروست نابێ ئاوا پێکەوە دانیشتن و گفتوگۆ بکەین و نام خۆینەوەوانە. خواردن دروستکردن چۆنی کاکسان؟ من بۆ خۆم باشم حەزم لە خواردن هەیە هەموو جۆرێکی خواردن و باشم خراپ نییە تا حەدەشی ماخۆش. ئەبینم پاڵپینەیەک دروست کراوە لێرەوە کێ دروستی کردووە؟ ئەوە ڕایدڕۆژ دروستی کردووە. ڕایدڕۆژ ئەمڕۆ نەهات میوانی هەبوو بەڵام زانی ئاوا کۆبوونەتەوە بۆی ناردین. بەڵێ لێرە پاڵپینەیەک دروست کراوە جا سلێمانی بەناوبانگە بە دروستکردنی پاڵپینەکە. بەڵێ قوربان ڕاستە. من بۆ خۆم زۆرم حەز لێ خۆم جاری وایە لە ماڵەوە دروستێکم بۆ خۆم چونکە ئارەزومە وهەر جارێ بچمە بازار لێکڕم و ئەیبم بۆ ماڵەوە بۆی بۆم دروستکەن. زۆر سپاس دەمەوێت لەگەڵ ئەم ئەفسەرە بەڕێزانە قسە بکەم زانین ئەوان چۆن ئامادەکاریان کردووە لە ئەگەری پێشوازیکردن لە هاوڵاتیان. سڵاوتان لێبێت ئەگەر هاتەوە داوام ئاسایی بووە یاخود لە 130 یاخود لە 140 داوام کرایەوە چۆن پێشوازی لە هاوڵاتیان دەکەن بە تایبەت ئەگەر مانگی ڕەمەزان بێ و کاتەکان چۆن دابەشەکەن؟ پێشکی بەخیاتتانەکەین بەخیاتی تەلەڤیزیۆنەکەتانەکەین. ئێمە وەکو پاسپۆرتی سلێمانی هەموو ئەمادەکارێکمان کردەوە ئێستا ئەتوانم بڵێن لە ئێستێم ئامادەین پێشوازی لە هاوڵاتیانی بەڕێز بکەین. ئەو ڕێگایانەی کە هەیە بەوەی نەخۆشیەوە کە دروست بۆ ئێستا بەڕێوەبەرایەتیمان ئامادەکاری تەواوی کردووە
بۆ پێشوازیکردن لە وڵاتیان بەو ڕێگانەی کە دانرا ئایا لە سا 30 بێت لە سا 50 لە سا 100 بێت بەڕێبەراتیمان ئامادەیە بۆ هەموو پێشوازیەک لە وڵاتیان و ئێمە ئێستا لە ئەرکین هاتوین و ڕێنمایە و شتانەی کە پێویستە بۆ هاوڵاتیان ئێستاەوە خەریکین جێبەجێکی نوسپاسی جەنابتانەکەین. زۆر سپاس کاک سالار دەڵێن پەڵپینەکە زۆر خۆشە زۆر خەریکی پەڵپینە خواردنەکە و بە دەستان خۆش بێ زۆر سپاس. بەڵێ دەمەوێت ئاماژە بۆ بکەم کە بەڕێوەبەراتی پاسپۆرتی سلێمانی دەستی کرد بە پاکردنەوەی بەڕێوەبەراتیەکە و بەردەوامیش دەبن و بە شەوانیش ئەو شوێنانە پاک دەکەنەوە کە بەرکەوتی هاوڵاتیانی لێ دەبێت زیاتر و ئەوەی ئەگەر هات و دەوام کرایەوە شوێنەکە بە پاک و خاوێنی بمێنێتەوە ڕێکارە تەندروستیەکانیش جێبەجێ کرابێتن. لك ممنون نفقرنا هرم باختيار كو سليمانية قال طيبتيجي وان كسين كو خدمتها هم ملتي كو طيبتيجي السليمانية باسبورتها السليمانية كان كو بيك و باشيفا خارن زور سپاس و باشيفانا صحة و عافيت بد مجا مثلا بيلبيني ممل چه؟ بالبين وكو روجي من كاوتتي او قلاشكا او يفصانية دا توش بري ام كلمة يبوي بالبين قلت يا ربي بالبينا دا بيتسبي الدفمل دوي كان بيجني بيربينا بمازدي دا ترشي اوانا بناسكي وتي بيربينا ومزاني خواردنكي ايطالي وبريطاني ونازواني بس بالبينا يا وانا جهنت مازم بيمي قلت يا ربي نو كغوشت وترتيبات وتيدانا ايه بالبينا يا ربي جياك طب زي ما صح زيليتي ما صح زي اللي بالبينا هي خواردنشي زور ساك وزور صحي وتندرست خواردنت كردي همين بيربينا انا صلاي واش بيربينا بيربين ايه باشا يعني هوليري ودهوكي نزيك ترى عندك قرين بربينا والله ما صار قرينو سر تورك ماما مادام باسی پەرپێنە و خواردنمان کرد باسی سەبرگرتنمان بۆ بکە لەسەر ئیفتار پیاوان زۆر بەپەلەن بۆ ئیفتار هەر پێغمبەر صلی الله علیه و سلم ئەفەرمێت کە یەکەم جار خورمایەک بخۆن اینجا نوێژەکەتان کە ئەوان بەپەلەن ئەوەنە بەپەلەن زووکەن سفرەکە زووکەن هەرنەک لە ئەوە بێسەبرن ئارامیان نیە لەسەر خواردن ئەگەر مەلای گەڕەکەکەیدی زووتر بانگ بدە هەزار جوونی بۆ مەلایی دەدەن دەرێن لۆ تاخیر بوو ئەوە هەیە زۆرە ئەوە زۆر کەسێ دەرێ قەسەم بە قورعان مادام لە سلێمانی بانگی دەم لێرە دەشێن کاکە لە سلێمانی پێشەش دقەی فەرقی هەیە لایەنی خواردن و ئیفتارکردنەوە یان سفرەدانان بەڕاستی ئارامگرتنەشی زۆری دەوێت لە بەرچی لە بەرەوەی پێغەمبەر عەلەیهی سڵات وەسەلام چەند ڕێنماییەکی ئێمەی کردووە لە بۆ لایەنی تەندروستیمان کە کاتی ڕۆژوو دەشێنین ینی ڕێک زانستی تەندروستی لەگەڵ ئەوەدایە کە بە خورما قەسب ڕووتاب بەوانە فتار بکرێتەوە بە ئاو بە ماستاو ئەو حالەتانە هەمووی حەدیسی پێغەمبەر عەلەیهی سڵات وەسەلام کە دەستنیشانی کردیە ئەگەر ئەوانە نەبوون بە هەرچی دەکەوی بیکەوی بەڵام ئەوانە لایەنی تەندروستی چاکترە بەڵام دەبی زۆر ئاراممان هەبی زەربەی گەورە کە پێمان دەکەوی کاتی ئیفتار و فتارکردنەوەی ئێوارانە لە بەرچی فەوریان لەگەڵ ڕێزم بە بۆ هەموو لایەکی خۆشەویستم بە بۆ هەموو لایەکی بەو دوو چاوانم بینیوە لە کاتی ئەڵڵاهو ئەکبەر ڕەزغارەی پێکردیە ئەو ڕۆژوە پاک و خاوێنە بە قیڕی زغارە و بە نیکۆتین ولا تكونوا كالتي نقضت غزلها بەرێ لەبەرچی فەوریان لە ئاوت نەخوار لۆ دوعایەکردنەکە لۆ قەسبت نەخوار بە زغاری دەشێنی ئەوە یەکێک لە حالەتە ناتەندروست و ناشرعیەکان دەبێ واز لێ بینن بەو شێوەیە دووەم کاتی دەشێنین بە ئاو بەرداغێک ئاو بەرداغێک شەربەت بەرداغێک ماستاو ئەو جەچەند شەربەتیشی دەپێشە لەوی دەخوا لەوی دەخوا لەوی دەخوا لەوی دەخوا ئەوە زۆر خراپە زۆر ناتەندروستە بەڕاستی ئەوە ئینتیحاری بیە ئینتیحاریە خۆی دەکوژێت هەناوی ئینسان بەخۆی گەرمە ئەو ئاوە سارد و بوسا و بەفرەی ئێوارە کە لەسەر دەکەی زۆر خراپە بەرەندە پێغەمبەر عەلەیهی سڵات وەسەلام لایەنی ئاوی سارد و ئەوانەی هەم بەجێش و دەفەرمێ بە ڕووتەب تەڕە چەندن کە خورمایەک ڕووتەبێک بخۆ قومە ئاوێک بخۆ دەفەرمێ بوەستە هەتا نوێژت دەکەی لەبەرچی با لە لاشت بگەڕێ با سوود و مەنفعەتەکەی بشوڕێ ئەو مەعیدە و ڕیخەڵۆکەت بە ئاگا بێتەوە کە خواردن دەستی پێکردەوە دوای نوێژی خۆت کرد دێ نان دەخۆی
نانەکە نابی بەو شێوەی بخۆی دا هەموو کاتێک پێغمبەر دەفەرمێ بەشێک ئاو هەمووی دەبی ئارام بگری ئارام نەگری ئەو نانەیە تووشی سوکەریت دەکات تووشی جەڵتت دەکات تووشی خەڵەت دەکات تووشی قڕعمەعیدەت دەکات خوا بمان پارێزی هەتا ئاخیرەکەی ئەوزا لێرە کاکشیفانی بەڕێز کە نان خورا نانەکە بەشێک دەبی هەوابی هەناسەی بچێشی واللهی کەسمان هەیە ئەوەندە نان دەخوا هەناسەی ئارێ وڵە تەنجی لە خۆی دەبڕی دەکەویتە سەر پشت نوێژەکەشی پێ ناکرێ نوێژەکەی لە دوایە پێ ناکرێت تەراویحی لە بەسی لە مانجی ڕەمەزانێ دانرا ئەو تەراویحا ریاضە و وەرزشێکە لە دوای ئەوەندە خواردنە خۆی بیچی کالۆریەکەی بیسوتێن گەرە کورتێمایی لێ ئەم دەڵێن نمونێژ بیر ناکەین چونکی دوێت بێتە بەحەزکردن ئەیوب پێغەمبەر سڵاو سەر بن و سەبرگرتن دوناون gelek pêk vetêne Belê Qur'ana pîroz da çawa ev nimûne bûme bi hatiye behezkirin kurtî eger da mifaj vê Wallahî dilê sebrî Eyyûbim li çêbû umrî Nuhum çûne bê ewa şe'ra yani umrî Nuh dirêj bi sebrî Eyyûbîş gelek dirêj bû zor bi sebr û aramgirtin bû eger detanewê bilên deberçî min wa bela û musîbetêkim beser hatû xway gewre difermê pêxemberêkim li pêxemberan تووشی گەورەترین نەخۆشی و لە دەستدانی ماڵ منداڵ سەروات سامان بەجێهێشتن فڕەدانی دەرەوەی گوندەکان بوو سەبر و ئارامی گرت و هەتاکو کرمی لاشەی خۆی لەسەر لاشەی خۆی دادەناوە هەتاکو هاتە سەزبانی و جە هاواری خوای گەورە کرد خوای زمانەکەم لێ نەستینی شکرانەی گەورەی توی پێ بکەم سەبر بگرم ئەو قسەوە بەسەرهاتی عەزرەتی ئەیوب ئەوەی دەی هەبێ فێرە سەبر ببی با سەردانی تەفسیر و ژیان نامەی پێغەمبەران بکە سەبر و ئارامی عەزرەتی ئەیوب بخوێنیت و فێرە سەبر ئەیوب پێغەمبەری پرسقەمە هەمیە ئامین ئامین یا رب مەمنونەتەینە مامۆستا ئەم سوپاسی جەنابتان دەکەم زۆر سپاس دەکەین ئینشاڵڵا هەموو وتە بەڕێزەکانت و تەشیرینەکانت هەر هەمووی ببێ بە ئەڵلقەیەک و لە گوێمان بێ و ئەم ڕەمەزانە و هەموو مانگەکانی ساڵ جێبەجێیان بکەین دەستەکانی خۆش بێ سپاس بۆ ئەوەی کارماداری قبوڵ کردین دەچینە دیاربەکر عەبدولێتەیە بە دڵی منە ئەچینە دیاربەکر چونکە حەسەن کۆسەن لەوێ لەگەڵمانە بابزانین حەسەن کۆسەن پێمان بڵێ ئەم شەو پاشیوی دیاربەکر چۆنەوە تۆ لەکوێی لە چ شوێنێکی دیاربەکری ئێستا سلااف سۆڤان سلااف جوان و سلااف لە مێهوانێ و لە هەموو هەفکاران li Diyarbekirê bi rastî ji ber bandora vîrusa koronayê îsal hindekê Remezan di nav xemgîniyê de derbas dibe lêbelê Diyarbekirê dest tiştekê bernadin welew deş her tiştî berdin deş kebaba cigerê bernadin li serê hin kuçe û kolanan hîn jî kebaba cigerê tê çêkirin bêhn û dûkîlawê li ser bajêr dikeve di vê navberê de dengê dahûlê jî tam ev roja pêncê cara yekê ez dengê dahûlê dibînim em hêdî hêdî ber bi dezgehê ve em ê herin Ciwan Sovan li qunte yani restoran و هەموو خواردنگەهی گرتینە بڕاستی ینی مشتریەک وەکی me bê wekî te bêjwan nikare vê derê rûne hevkare min cimat xwazî hindek wê nîşa bide nikare rûne lêbelê dikare paket çêke û bibe mala xwe û li cihekê din bixwe helbet em kursiya bala nûşewa nakin em ê kebabê nîşewa bikin ez ê herim hundur cuma hevkare min jî dixwazî wî alî ve pişt camê ve hindekê van dîmenên kebaba Diyarbekirê li gel we parve bikim me got kî serdana bajêr bike illa divê kebaba cigerê bixwe tanê ne kebaba cigerê li gel vê her wiha kebaba din tê çêkirin kufte tê neçêkirin li gel vê kebabê çi xweş e çi nexweş e hostan li gel bin ez ê gel hosta helbet ez ê xeber bidim me hewş were du hostan ez nava her du adem me her du jîş min qeşengtirin ciwantirin me hewşter çawa merhaba Ramazana te çawa baş çabim yani baş ziyade sevna bejinabim ve jibunu ve servina başını ne vakti saledine aynen vaka saledine ne yani tevani xalf edi mala xoda dernak ben yani pertine yani paketa anca ben malawan gerek başa ica maluma ser kamera ne ciger xuyadık ser televizyona şaşe na dile gerek velatiyacı de çvi cigeri tuj mera hendek bahs bika çi xoşya vi cigeri ya taybetmendiya cigeri Acı kebaba ciğeri Diyarbakır çiğ. Peşevi kezaba ciğer pezayı ya. Çok fazla böyle. Evet, hani sonucu abiyan seri de ya gerek ebe. O ustamı desteği ya çıkar lezzetli ve evsa daha da başı. Yani Metin ustamız da hani başı.
متن وستا هر دكبنا برا من وتا باش الله وي قالك جيغا خوري هناكش ما قالوتر يجي اجا خاف باشي بيجي دخونه اله باشي بيزيد خون يعني شغل سعوري ده انا وقت بينن مرك الان ادي ناقشينم وقت بري زنا بزه اون سباشه ما شواره تلفن تين باكيت هون دشي تلفون تش جبو مالا باكيت دورما وانا يعني سالي سامت دبه يعني وقت قلتني يعني دقوس وقت صار كدني نابه معلومات هبي ام ناكب نور كباري اللي بجن جگرا رح يجي قالك باشه جگرا دست استادای ایرو جگرا دیاربکر دا خوش يعني وقت بري مملكات دم مزكي دست استا باراتاوي يعني خوش بناوي آگری وی تب که خوش به وقت استامه خلق جکو داره دنیای تینین ترکیه تینین هرم تین جگره يعني هم بجم يعني هر مملكتي تنه ين غريب تين جوان ناينه يعني غريب يعني ژاپن تنه آلمان تنه يعني تف تنه يعني هر مملكتي تنه برا بله مالاتا و گلک سپاس گلک صاحبه بله جگر هر دپجه و سادو کلا و بلای بهنا و جگلک خوشا جوان خوازی دست ما جه بگرتا ما هندک جبو و ماشان دا به هریما کردستانه نزانم الورجی تشکرن البته امروزه که دن ورن ان شاء الله می ورجی بخون لبلت تمام و جگر تو جارش برده و مرو نات لگل جگرجی هندك خوي وفلفل انجي بيبر حسن بيشوي كبرويت وكوتاي بيبينين بس بيمبل اللي ديار بكر جور خواردني كي هر بم كبابا اكريت ناني كداي انين كبابكا كان السري ودوايا يوغورتا كان بسريا ناوي چي اوش تخوشه يك جار خواردو مال با ناوي بزانم ها والله ناوي نهاد بيرام يا راست بل ها بيتي كبابا بيتي جرد بجن راسته لقال ماستو هندك دونر و نانك وسا زراف اللي دوارين جرد بجن بيتي كبابا كجلك باشه يعني حسن برا باش عندي صبري كشين حتى طينا ديار بكري باش ما قبيل بس نك از بجمتا سپاس بوتيون خودي حقي مش تشيك وايد لي كردين ام شوكاك حسن بجا برادر ما وين غير تجاني نزيك كتو خوش او نيتر بلذت هنا كي جاكي دلي وب ما فبت يعني وما ليكي دواي باش كاين الريحه مو بين بو دو قردت منو كاش افروبي فالتا اك جيل سوفاني زور سباس حسن كسالة ديار بكر ولا قوم زور سباس قال لك ممنون راستجي هر خورنك هبت هر خورنك هبت طيبه تجي هي رمضان دا نعمه خديه بتني يعني بو خوشي ام بحسكين بس راستجي اخوش بي اخواتي خوش سر سفراين حاضر كان صحه وعافيه بتو بله ما ياخذ الروجيات ما قبيلك ان شاء الله هاتنی مانگی رمضان خواستی لسر کولێرە بەتایبەتی و ناوساجی زیاد کردووە بەشێک لە کولێرە خانەکانی ڕانیا بۆ پارشە و ناوساجی دروست دەکەن و هاوڵاتیان وەک ژەمێک لەگەڵ ماست و بەرهەمە سپیایەکان ئەیخۆن ئەوە دەرەجەیەکی ئەس بژۆڵێت تەندروستی بە اینجا با نیوزپیچەرێک لەو بارەشەوە ببینی خۆمە کەبابەکەمان بینی با ناوساجەکەش ببینی ئەو نەیتر برسیمان بەژبان دوای ئەوە یەکسەر هجووم بۆ کافریە سلاوت ميت طيبات بو برادرت ميت رانيا وبرف رانيا بابر دیارە پێش ڕەمەزان دوو شەفت کارمان دەکرد شەفتی بەیانیان و شەفتی ئێواران شەفتی بەیانیان بە حەقەت زۆر ناخۆش بوو بەرەوەی کاتژمێر سێ بەیانی هەڵدەساین تا تقریبا کاتژمێر نۆیشمان دەکرد دواتر نیوەڕۆیانیش لە کاتژمێر سێی دوانیوەڕۆ دەستمان پێ دەکرد تاکو بەپێی وەرزەکان حەوت و نی و شەش و نی و هەشت و نی و ینی ڕۆژ بە ڕۆژ ئێواران فەرق دەکات ڕەمەزانان بەحکمەوەی کە خەڵک بەڕۆژووە بڵێن لەڵێن وڵاتەکەش وڵاتێکی زیاتر مسلمانە بەربانگ دەکەن ئێمە بیرمان لەوەی کردووە کە پاشیوانیش بیکەنەوە کاتێ بەبیرم دێ ساڵی 2010 بوو ئێمە پێم وایە کە موبایلەکانەکەم لە قسەکەمدا یەکەم کەس بێمە پاشیوان کردمانەوە خەڵکێکی زۆر پێشوازی لێکرد لەو کاتێمە بەردەوامی پاشیوان دیکەینەوە لە کاتژمێر
11 شەو بۆ تاک و کاتی بانگان ئێمە لێرە بۆ هەوڵاتیان درێژەکەن. بەڵام پێشترەوە کاتەی کە دروستمان دەکرد زیاتر پلێرە کونجی و پەنیر و قیمە و سادە بوو. بەڵام ئێستا فەرقی کردووە. ئێستا ئەوە دروست دەکەین، پلێرە جۆ دروست دەکەین، نانەساجی دروست دەکەین، کەلانە دروست دەکەین، بە پەنیر دروست دەکەین، قیمە دروست دەکەین، ئەنی هەر شتێک کە هاوڵاتی داوای کەمە دروستی دەکەین. زیاتر ئێستا خەڵک کەلانەی پێخۆشە دەکەن ناوساجی. ئێستا خەڵک زۆر ینی تەڵەبی لەسەر ناوساجیە. ینی زۆر کەش گرنگی باوەی دەدەن بە کولێرە جۆ دەدەن. خەڵک بۆ سیحەتی خۆ بۆ تەندروستی خۆ زیاتر گرنگی بە کولێرە جۆ دابەست. ناوساجی بازارێکی زۆر هەیە. ڕۆژانە هاوڵاتی پرسیار دەکەن ناوساجی چۆن دروست دەکرێت. ئەمە جوابی وەڵامە پرسیارەکانیان دەدەینەوە، بەڵام هەچەند دەکەن وەکەوان بۆ دەرناچێت. لێرە هەویرەکەی دەبن لە ماڵ بەکاری دێن، بەڵام وە بۆ ئێمە خۆش دەرناچێت. ڕۆژانە خەڵکێکی زۆر پێشوازی لە پلێرەکانمان دەکەن بەتاتی ناوساجی. ئەمە هەمیشە ڕەچاوی تەندروستیمان کردووە. ینی پێم وایە منەوەیشە بۆ خۆمی دەکەم، بۆ خەڵک نایکەم. بەردەوام لەوە ڕەچاوی تەندروستیەکانمان کردووە. ئێمە وتە کتێبی تەندروستیمان هەیە کە ڕۆژانە خەڵک سەردامان دەکەن، برادەرانی ژنەی تەندروستی سەردامان دەکەن، دەستخۆشیمان لێ دەکەن کە ڕەچاوی پەکەنیمان کردووە. بەڵام لەگەڵەوەشدا کام نەخۆشیێکی جیهانی ڤایرۆسێکی جیهانی کە ڕووی لە وڵاتەکەمان کردووە، ئێمە دەبێت زیاتر وریابین، زیاتر پابند بین بارەی تەندروستیەکانەوە. ئێمە زیاترمان وامان کردووە پاسەکانی زیاتر ڕاگەرین لە ڕووی دەستکێش و لە ڕووی دەمامکەوە، لە ڕووی پڵاو و لە ڕووی سەدرێەوە زیاتر وامان کردووە کە ڕۆژانە کە بەپێی خەڵکەکە کولێرەکانمان دروست دەکەین. ئێمە ئێستا ڕۆژێکی کولێرە زۆر دروست دەکەین بۆی قەرەباڵغی دروست نەبێت، بۆی قەرەباڵغی زۆر دروست نەبێ و ئەو نەخۆشیە دزە نەکە و بڵاو نەبێتەوە. بەڵێ هاتینە سەر بەشی دووەمی پرۆگرامەکەمان کە بەشی تەندروستیە و زیاتر هەوڵەدەین لێرەدا بەس لەو حاڵەتە تەندروستیانە بکەن یا ئەو ڕێنمایە تەندروستیانە بۆ نمونە کاریگەری بە ڕۆژووبوون لەسەر شەکرە و هۆرمۆنات کە ئێمە ئەمڕۆ میوانداری دکتۆر مازیار جەبارمان کردو کە پزیشکی پسپۆڕی هەناو دڵە. بەخێر هاتن تاکەین دکتۆر بۆ ناو ستۆدیۆی پاشیڤ. ئەو نەخۆشیی کە زۆر بڵاوە یان با بڵێن ئەو نەخۆشی کە گوێکان لەگەڵیا ڕاهاتوون، نەخۆشی شەکرەیە، شتێکی نامۆ نییە لە لای خەڵکە. یەکێکە لەو نەخۆشیانەی کە لە مانگی ڕەمەزانە زیاتر تەرکیزی ئەکرێتە سەر، زیاتر سەرنجی ئەخرێتە سەر بۆ کەسانی کە تووشی نەخۆشی شەکرا بن. جارێ پێمان بڵێ نەخۆشی شەکرە جۆری هەیە؟ سەرەتا سوپاس بە بەرنامەکەتان. بە تاکید نەخۆشی شەکرەیە کە لەو نەخۆشیە باوانەی کە لە دنیاە ینی ئێستا ئەو نەخۆشیە گەلێ زۆرە، دەتوانین بڵێن ڕێژەکەی دەگاتە 100 خەڵکانی پێگەیشتوو لە جیهان، ینی بە شێوەیەکی گشتی ڕەنگە لە هەندێک وڵات زیاتر کەمتر و ئەم نەخۆشیە ساڵ بە ساڵ زیاتر دەبێ. پێشبینی ئەکرێ بۆ ساڵانی داهاتوو لە وڵاتانی ئێمە لە ساڵی مەسەلەن 2025 تەخمین کراوە کە ڕێژەکەی بەڕێ نزیکەی 200 خۆی زیاد بکات. بۆیە فعلەن وایە نەخۆشی شەکرا جۆری زۆرە، ئەو جۆرانی کەوا باون لە ناو خەڵکی ڕەنگە گوێبیستی بوو بن جۆری 1 و جۆری 2. جۆری 1 بریتە لەو نەخۆشی لەو شەکرەی کەوا لە کەسانی زیاتر لە تەمەنی منداڵی و تەمەنی گەنجی ڕۆئەدا و ئەو شەکرەی کەوا ڕێژەی ئینسولین لە لەشکەم دەبێتەوە، ئەو نەخۆشەش تەنها بە دەرزی دەتوانانی چارەسەریکەی. وارووا شەکری جۆری دووشمانەیە، ئەو شەکرێکەوە لە خەڵکانی پێگەیشتوو لە پاش 40 ساڵی زیاتر دەبیندرێ و دەکرێت ئەم نەخۆشیەش لە تەمەنە گەنجەکانیش ببیندرێ، واتە لە منداڵیش دەکرێت ببیندرێ. ئەو پزیشکی پسپۆر دیاری ئەکا و دەزانێت چەندین دەلالات هەیە و چەندین مەسەلەن گومان هەیە کە دەزانێت ئەو نەخۆشیە کە نەخۆشی شەکرەی جۆری 1 یا جۆری 2 و شەکرەیەکشمانەیە لە کاتی دووجانی دروستە بێت تەنها لە پاشان چاکە بێتەوە و شەکری تریشمانەیە کە لە ئەنجامی نەخۆشی دیپەیە دەبێت کە پێ وترێ شەکرەی دووەمی. ئەمە بە شێوەیەکی گشتی لە هەموو جیهانە پۆلێن کراون بۆ 4 جۆرە شەکرە، بەڵام ئەوەی کە زۆرترین باوی جۆری شەکرەیە شەکرەی جۆری 2 لە ناو خەڵکی دەبیندرێت. ئەمە جۆرەکانی شەکرە بوون. باشەش بەرچی ڕێژەیە توشبوون شەکرێ و نەخۆشیە شەکرێ هەند زۆرە وەکێتە ئێمەژە پێکری دێ 200 لێت حتا 2025.
بێگومان ئەوەی کە ئێمە دراساتەکان پشت ڕاستیان کردوتەوە و بیندراوە مۆدرنایزیشن واتە بەرەو پێشچوون و متەوەفیربوونی ئەو وەسائلانەی ژیان مەسەلەن بۆ نمونە شتێکی بەسیط باز بکەین ینی زۆر دانیشتن و زۆر خواردن جوڵە نەکردن ستایلی نوێی ژیان بزەبت گۆڕینی ستایلی ژیان کە لە خەڵکان لە سەردەمی قەدیمە چۆن دەژیان و ئێستا چۆن ئەژێن ینی جیاوازیەکی زۆر گەورە هەیە ئەمە یەکە لە هۆکارەکان بەڵام لە بیرمان نەچێ زۆربەی زۆری جۆرەکانی شەکری بۆ ماوەین زیاتر بەڵام هۆکاری دەرەکی پاڵنەرێکی ئەساسین لە بۆ دەربەدەرکەوتنی نەخۆشی شەکرە کەواتە دەتوانین بڵێن حرەکە نەکردن زۆر خواردن جوڵە نەکردن وەرزش نەکردن ئەو خواردنانەی کەوا ئێمە احتیمامی پێ دەدەین بە شێوەیەکی گشتی لە هەموو جیهانە ینی زیاتر ڕێژەیەکی زۆر کالۆریان تێدایە. باڵێ نیشانەکانی نەخۆشی شەکرە چین؟ نەخۆشی شەکرە دەتوانین بڵێن زۆرترین نیشانە کە لە خەڵکی بەدەرەکەوی هیچ نیشانەیەکی نییە کەواتە ئەتوانین بڵێن نەخۆشی شەکرەی جۆری دوو باز دەکەم کە زۆرترین سەتانەوەتی نەخۆشی شەکرە شەکرەی جۆری دووە دەتوانین بڵێن زۆربەی زۆری نەخۆشەکان هیچ ماکێکیان نییە هەتا دەگەنە قۆناغێک ئالۆزی پێیا بێ واتە کاریگەری لەسەر چاو لەسەر دڵ لەسەر مێشک پێیا بێ ئەو کاتە ئەزانن کە نەخۆشی شەکریان هەیە ینی بە شێوەیەکی گشتی ئێمە نابێت چاوەڕێی ماک بکەین نابێت چاوەڕێی نیشانە بکەین و بەڵێ نیشانەشی هەیە هەندێک نەخۆش کە ڕێژەی شەکرەکان زۆر بەرز ئەبێتەوە ئەو کاتە دەکرێت نەخۆشەکە تینوو ببێ دەکرێت زوو بچێتە سەر ئاو میزی زۆر بکە دەکرێت کێشی لەشی دابەزێ دەکرێت هەوکردنی لەشی زووزووی دووبارە بۆ پێیا بێ و زۆر شتی تریش بەڵام نەخۆشی شەکرەی جۆری یەک ئەمەیان جودایە ئەمە هەر لە بیدایەتەوە نەخۆشەکە دێ بە تینوبیونی زۆر ئاو زۆر خواردنی میزۆرکردن و ئیلتیهابکردنی لەش بە شێوەیەکی گشتی و هەروە هەندێک جار بە ترشەڵۆکی خوێن دێن کە باری هۆشی نەخۆشەکە تێک چووە گەشتۆتە قۆناغێکی پێشکەوت و ڕەنگە پێویستی بە چاودێرێکی زۆر چڕ و پڕ بێ هەتاوەکو نەخۆشەکە دەکەیەوە سەرپێیەکانی خۆی. دکتۆر گەلێک جراتێتە بەحسکردن نەخواردنە تێشتە یانێ خواردنا سپێدێ وەت کە تو زێدەتر معڕەز بی توشبوون نەخۆشیە شەکرێت چ ڕاستێک بۆڤەیەکی هەیە؟ بە پێی لێکۆڵینەوەکان ناتوانین بڵێن وایە خواردنی سپێدە یان ئەگەر تۆ خواردنی بەیانیان بخۆی توش نەخۆی یعنی ڕۆبی و سەرکاری خوب بێ خواردنێک بێ باسەڕێح بین ینی ئێستا بیندراوە لە پێر لێکۆڵینەوە نوێیەکان شتێکمان هەیە پێی دەوترێ 8 کە شێوازێکی جۆرە خواردنێکە کە ئەو کەسە ینی لە سعات 8 شەوەوە ینی بڵێ لە سعات 7 شەوێەوە هیچ ناخواتە تاوەکو سعات 8 بەیانی یاخود مەسەلەن هەیە لە سعات 8 شەوێەوە هیچ ناخوات تا سعات 11 نیوەڕۆ ئەمە جۆرێکە لە خۆپارێزی ئەسڵان کە پێی دەوترێت ئینتەرمیتەنت فاست کە نەخۆشی ئەوانەی قەڵەون لێ ڕاهاتون بۆیە بەعکسەوە ینی ئێمەوا تێ ناگەین وەکو دکتۆر کە ئەو کەسەی بەیانی نان نەخوا تووشی شەکرا بێ بەس ڕەنگە ئەو کەسەی بەیانی نان نەخوا ئەوەندە برسی بێ جەمی نیوەڕۆکەی گەلێ زۆر بێ لە ڕادە بە دەربێ یاخود ژەمی ئێوارەکەی گەلێ زۆر بێ ئەمە هۆکارەکە. بەڵێ دکتۆر پرسیاری ترمان ئەبێ لە جەنابەت بەڵام دەمانوێت بچینە چەند گەڕەکێک کە لە هەولێرن هەموو هەولێرە سا لە کەرەنتینەین و بە تایبەتی دانیشتوانی چەند گەڕەکێک کە ماوەی کەرەنتین و ڕەمەزان بەڕێ دەکەن ئەویش لە ڕێی ئاراس ئەحمەد کە پەیامنێرمان لەوەیە پێمان دەڵێت ڕەوشەکە لەوێت چۆنە ئاراس شەوت باش ئاراس گوێت لێمانە ڕۆژی و گەڕەکەت چۆنە کە ئێستا لە کەرەنتینان و هەروەها لە ڕەمەزانیشان و لە چ گەڕەکێکیت؟ شەو باش سۆڤان دیارە درەنگانی دوێنێ دووشەمە 5 حاڵەتی نوێی هەڵگری ڤایرۆسی کۆرۆنا لە هەولێر تۆمارکران کە ئافرەتێک و 3 منداڵی کە بەرکەوتوی کەسی پێشوتن هەروەها حاڵەتێکی نوێ کە لەو شوقانەی لە پشت من لە شوەکانی زانیاری کەسێک لێرەش توش بووە ئەوەندەی من قسەم لەگەڵ بەڕێبەراتی تەندروستی هەولێر کردووە ئێستا کەمپی دارە شەکران کەرەنتین کراوە هەروەها شاری ئەندازیارانش لە هەولێر کەرەنتین کراوە بەیانی تیمە پزیشکەکان دێن لێرە تەواوی دانیشتوانی شوەکانی زانیاری کە لە 3 ئاپارتمان پێک دێت پشکنینیان بۆ دەکرێت بە پێی پێشبینیەکانی تەندروستی هەولێر پێدەچێت
شوەکانی زانیاریش کەرەنتین بکرێت بە پێ و زانانی من وەرم گرتووە ئەو کەسەی لە شوەکانی زانیاری هەڵگری ئەو ڤایرۆسەیە بەرکەوتەی زۆری هەبووە جگەلەوەی لە ناو شوەکان بەرکەوتەی هەبووە بەخۆ دەزانیانی ئەوەی ژیان ناو ئەپارتمان زۆرێکی ترە ینی بەرکەوتن زیاترە هەروەها بارزکەرەوە کە بەکاردەهێنی ئەویش ینی خۆی لە خۆیدا بەشێکە لە یاخڵبێن ئامرازێکە بۆ گواستنەوەی ڤایرۆسی کۆرۆنا هەروەها ئەو ناوچەی پیشەسازی کردووە بازاڕیشی کردووە بۆیە وەکو باز دەکرێت بەرکەوتنی زیاتر هەبووە جگەلەوە ینی ئامارەکانی توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا دوای کە ماوەیەک لە هەرێمی کوردستان بەتایبەت لە شاری هەولێر بەرەو کەمبوونەوە بوو ئێستا جارێککە ڕوو لە هەڵکشانە ژووری ئۆپەراسیۆنەکانی پارێزگاری هەولێر ئەمڕۆژ پارێزگار خۆی قسەی کردو هۆژاریشی داوە کە ئەگەر هاوڵاتیان پابندەم هەرچەندە ئاسانکاریان کردو ئەمەش ئاسانکاریەکەش بۆکە ئەو هاوڵاتێنێ بژێویان لەسەر کار و کەسابەتی خۆیان بکەن بەڵام ئەومانەی ئەوە ناگەینێکەوە هەولێر خۆناغی مەترسیداری تێپەر کرد بەڵکو ئێستا خۆناغەکە زۆر مەترسیدارە پێویستە هاوڵاتیان سار نەبنەوە بەردەوام بن لە جێبەجێکردنی ڕێنمایەکان هەروەها وەزارەتی ناخۆش دوێنێ بەیاننامەیەکی توندی بڵاو کردەوە کە ئەگەر هات و هاوڵاتیان پابندەوە ئەوە لەوانەیە بگەڕێنەوە بارودۆخی پێشووتر بۆیە ئەرۆکە باسم کرد لە بەیانیەوە دێن لێرە شوەکانی زانیاری پشکنیان بۆ دەکرێت بە پێ پێشبینیەکانی تەندروستی هەولێر لەوانە شوەکانی زانیاریش کەرەنتین بکرێن چونکە باشترین ڕێگا بۆ خۆپارێزیەوێکە ئەو هەر کەسێک لە گەڕەچێک یان لە شارێک یان لە شوێنێکی نیشتەجێبوون هەڵگری ڤایرۆسەکە دەبێت ئەوە بۆ مای 14 ڕۆژ ئەو شوێنە کەرەنتی دەکرێت بۆی هاوڵاتیانی لەو شوێنە نیشتەجێن تێکەڵی هاوڵاتیانی دیکە نەبن. بەڵێ زۆر سپاس دەکەین ئاراس ئەحمەد کە لەگەڵمان بوویت لە هەولێرەوە دەستەکانت خۆش بێت زۆر سپاس بۆ زانیارەکان دکتۆر دەگەڕێنەوە لای جەنابەت زانیمان شەکرە جۆری هەیە زانیمان کە هەندێک جار شەکرە نیشانەی هەیە ئێستا دێنە سەر ئەو بابەتەی کە مەبەستمانە ئەویش بە ڕۆژوانانن کە ئەو کەسانی کە شەکرە بۆ کامیان ئەبێت کە ئەو نەخۆش کام جۆریان نابێت بە ڕۆژوو بن لەوانەیە کە هەڵگری شەکران بەڕاستی ئەوانەی کە شەکریان هەیە لەبەرەوەی شەکرە نەخۆشیە بۆیە پۆلێن ئەکرێن بۆ سێ گروپێکمانەیە ئەوانە زۆر مەترسیدارن کە دەبێ بە ڕۆژوو نەبن ینی دەبێ کەلیمەی دەبێ ینی پێویستە واجبە بە ڕۆژوو نەبن گروپێکیشمان هەیە کە کۆمەڵە خەڵکێکن کە ئەوانیش هەر وا باشترە بە ڕۆژوو نەبن ئامۆژگاری دەکرێن بە ڕۆژوو نەبن تەنها گروپێک کە ڕێیان پێ ئەدرێ بە ڕۆژوو بن ئەوانەی شەکریان هەیە شەکرەی جۆری دووە شەکرەی جۆری دووت هەبوو و لە هەمان کاتا شەکرەکەت کۆنتترۆل بوو بە تەواوەتی پزیشک پێی گوتی شەکرەکەت کۆنتترۆڵە و لە هەمان کاتا ئەو دەرمانانە بەکار ناهێنن کە ڕێژەی شەکر زۆردا ئەگرێتە خوارێ وەکو ئینسولین بە تایبەتی ئینسولینی خێراکارکەرمان هەیە ئینسولینێکی ئەساسیمان هەیە کە ئەوە ناڵێن باس ناکەین بەڵام ئینسولینی خێراکارکەی کە ئەو ئینسولینەیە کە بۆ زۆر بەسەریعی شەکریم کەسەکە دێنێتە خوارێ واروە ئەو نەخۆشە دەبێت نەخۆشی دڵی نەبێ نەخۆشی گورچی لێ نەبێت جەڵتە لێ نەدابێ یعنی حملی نەبێ دووجان نەبێ کۆمەڵێک شتی تر تەنها ئەو گروپە ڕێیان پێ ئەدرێ کە بە ڕۆژوو ببن و ئیلا باقی ئەوانەی تر هەمووی ڕێیان پێ نادرێ بە ڕۆژوو بن زۆر ماوە باز بکەین یانێ گەر باز بکەین گەلێک زۆرە دکتۆر بەسە چ ئەو کەسێک و تووشی نەخۆشیەکە شەکری بە هەر جوورێک یمەعڕەزە تووشی چ نەخۆشیەکە دیب بە دیف نەخۆشی شەکری ئەگەر هاتو خۆ نەپاڕاست بڵێ بەخۆی با بڵێن ئەمە لە زانستی پزیشکی ئەمە دەزانی شەکرە بەتەنیا خۆی نییە شەکرە کاتێک کەسێک کە شەکرەی هەبێ شەکرەی جۆری دوو گومان دەکەین 170 قەڵەویشە ئەمەش نەخۆشیە و گومان دەکەین 170 زەختی لەگەڵ هەبێ و احتیمال هەیە 170 چاوریەکانی بەرز بێ ئەوە خۆی بۆ چوار لە هەمان کاتە ئەمانە کاتێک کە پێکەوە یەک ئەگرن نەخۆشیەکی سەردەمیانە دروست دەکەن کە پێ ئەوترێ مێتابۆلیک سیندرۆم نەخۆشیەکی باوە لە زانستی پزیشکیا دەخوێندرێ و نەخۆشی سەردەمە ئەمانە معڕەزن بۆ ئەوەی تووشی خوانەخواستە تووشی جەڵتەی مێشک ببن تووشی جەڵتەی دڵ ببن و دەتوانین بڵێن 170 هۆکاری مردن لە کەسێک کە شەکرەی هەبێ نەخۆشی دڵە جەڵتەی دڵە واروەها گومان دەکرێت تووشی پەککەوتن و ڕاوەستانی گورچیلەکان ببن گومان دەکرێت خوانەخواستە تووشی نەزیفی چاوەکان و لە دەستدانی چاوەکان ببن و گومان دەکرێت تووشی ڕقبوونی دەمارەکانی قاچ و لە دەستدانی دەمارەکانی قاچ و هەستەوەرەکان ببن کە دەبێتە هۆی دروستبوونی ئیلتیهابی گەورە لە قاچەکان بە ئەمانە کۆمەڵێک نەخۆشی تریش بێگومان مزاعفاتی تریش کە لە نەخۆشی شەکرە دروست ئەبێ کە ئەگەر کەسێک شەکرەی هەبێ و پابند بە ڕێنمایەکان نەبێ و التیزام بە پارێز نەکاو
دەرمانەکانی بە شێوازێکی ڕێک و پێک وەک ئەوەی پزیشک بۆی داناوە بەکار نێنێ ئەوانە چاوەڕێیان دەکا و ئەم ماکانە دەتوانین بڵین لە مانگی ڕەمەزانە چەند شتێکی تر دێنە سەر ئەم نەخۆشیانە ئەگەر کەسێک ڕێگەی پێ نادرێ و بە ڕۆژوو بێ ئینکاری بکات و دەرمانەکان ڕێک نەخاو پرس بە پزیشکی خۆی نەکاو یاخود لەژێر ئامۆژگاریە بە ڕۆژوو نەبێ بینراوە ڕێژەی هاتنە خوارەوەی شەکر لە مانگی ڕەمەزانە حەوت بە قەت جاران زیاد دەکات. دکتۆر باسی دەرمانت کرد ئێستا ئەوانەی کە شەکریان هەیە ئەی ناڕێکی لە دەرمانەکانیان دروست نابێ وەختێکە بە ڕۆژوو بێگومان ئەوە یەکە لەو شتانەی کە پزیشک دەبێ پێش ڕەمەزان ئێمە سیستەمێکمانەیە کە لە پێش ڕەمەزانان بە 2 مانگ دەست پێ دەکەین ئەما لە کلینیکەکانی خۆمان لە مستەشفایەکان ئەگەر مەجال هەبێ ئامۆژگاری نەخۆشەکان دەکەین کە لە مانگی ڕەمەزانە تۆ ئەو کەسەی کە نابێ بە ڕۆژوو بی تۆ ئەو کەسەی کە دەبێ بە ڕۆژوو بی ئەو دەرمانانە دەبێ بەو شێوازانە بخورێت ینی ڕێخستنی دەرمانەکان ئەوە دەبێ هەموو نەخۆشێک ملزم بێ بۆ ئامۆژگاریانەوە دەبێ بزانێ ئەو دەرمانە لە چ کاتێک بەکاردێ و لە چ کاتێک بەکار نایێت بەجا دکتۆر ئەم هاتینە سەروی کەسی نوکەیە توش بی دیر بشمە و هەمی وەرگێت مە نوکە تەماشای مەدکەن کابراەک تووشی نەخۆشی شەکری بێ لە دیکەتێت نۆف ڕەشەکە خراپدا زیاتر چ خواردنەکێ بخوددا vê şekerê kontrol bikin. Bû nimûne wextê pêtivî bin yan jî xwarineka taybet yan jî her tiştek bin. Yani me dêne ser ew xwarinaneyê ke başin bۆ nexweşek kewa şekerê heye ve ew xwarinaneyê ke xirapin bۆ nexweşek kewa şekerê heye. Bi şêweyekî giştî bi zimanekî sade sê cora xorak heye ke şekir zor beriz ekenewa ke ewan ji meعروفin hemûman şarezayê xorakan in. Şekir û şîrinayetekan bi taybetî şîrinayetî destkirt. شیرینی دەستکرد بۆ نمونە پاقلاوە لقم نقڵ چکلێت ئەوانە شەکری دەستکردی تەیە وە گەنم ئەو شتانش کە لە گەنم دروست ئەکرێن وەکو نان و سەمون و ساوەر و کفتە ئیتر خەڵکی خۆ دەزانن چی لە گەنم دروستە بێ و برنجیش ئەم سێ خۆراکە کە ڕێژەی شەکری زۆر تێدایە کاربۆیدرێتی زۆر تێدایە کاتێک کە دەیخۆی ڕێژەی شەکر لە پڕ زۆر بەرز دەکاتەوە ئەمانە ئەو خواردنانن باشترە خۆتی لێ بەپارێزیت جا ئیتر خۆراکەکە هەر شتێکە بیر بکەرەوە بزانە لە چی پێکە دیرکین و چ نزیک بین گۆشت چ نزیک بین ئەم بە خۆشوانە دیر کرد خۆش چ خواردنێکی نزیکین داکو کۆنتترۆلکین شەکرێ طبعا ئەو خواردنانەی کە پێویستە ئیحتیمامی پێ بدەین ئەو بریتین لە ئەو خواردنانەی کە ڕیشاڵەکانی زۆر تێدایە بۆ نمونە خەضڕەوات یەکە لەوانەی ڤیجیتەبڵز یعنی ئەوانە وەکو مەسەلەن خاس و کەلەم و بڕۆکۆلی و کۆمەڵێک سەوزەواتن کە ڕێژەی کاربۆیدرێتیان زۆر کەمە دەتوانین ئیحتیمام بەوانە بدەین واروەها پرۆتینەکان بۆ نمونە گۆشتەکان دەتوانین بەمەرجێک گۆشتەکە زۆر چەور نەبێ و ڕێژە و تاقی زۆری تێدا نەبێ بەتابەتیش گۆشتی مریشک یاخود گۆشتی ماسی ئەمە توانین ئیحتیمامی پێ بدەین واروەها نابێت نەخۆشەکانمان مەحروم بکەین لە میوەکان حتا ئەگەر شیرینیش بێت دەتوانێت نەخۆشەکە بخوا بەس بە ڕێژەیەکی دیاریکراو ئێمە حڕی ناکەین بڵێن تۆ بڕۆ بە هۆستی خۆت ترێ بخۆ یان بە احتیادیە ترێ شەکر بەرز ناکە بەڵێ شەکر بەرز دەکاتەوە تەنانەت شووتی شەکر بەرز دەکاتەوە گندۆرەش بەرز دەکاتەوە بەڵام بە ڕێژەیەکی کەمتر زیاترەوانە ئاویان تێدایە لە هەمان کاتە کە ئێمە ئەڵێن گەنم بەکارمەهێنن برنج بەکارمێنن معنای ئەوە نییە هەر نەخۆن نا دەتوانن بخۆن بەس بە ڕێژەیەکی دیاریکراو دەتوانن لە خواردنەکەیان بەشێکی بچووکی خواردنەکەیان با برنج بێ با پارچەیەک نان بێ پشکاشێرش بووی نەخۆشیە شەکری ئەس بژمەدا باشە هورمۆنە چەند جورە نەخۆشی هەنە تایبەتیژی و مرۆڤ توش بتێ بە حکمیەوەی جەنابەت پسپۆراتی هەیە با ئیسپادە لەوە بکەین بزانین بە تایبەتی ژنان تۆزە دایمە کێشەمان لە هۆرمۆن هەیە ئەوەمان بۆ ڕوون بکەیتەوە ئێوە زیرەکن زانیاری خۆشتان زیاد دەکەن زۆر باشە وەڵا نەخۆشیە هۆرمۆنیەکان بەڕاستی گەلێ زۆرن یعنی ئێجگار زۆرن ئەوەی کە لە ناو خەڵکی زۆر باوە نەخۆشی ڕژێنی دەرەقیە ئەو کە زۆر باوە ینی خەڵکی ڕێژ بڵێ غودەی دەرەقی بە ئەم نەخۆشیانە دوو بەشن زیاتر ئەوەی کە ئێمە ئیشان لەسەر دەکەین ینی بەشی تریش هەیە بە زیاتر ئەوەی لە ناو خەڵکی باوە باز دەکەین هەتا خەڵکی ئیسپادەمان لێ بکە کەمبوونی ڕژێنی دەرەقی یاخود زیادبوونی ڕژێنی دەرەقی کەمکاربوون تەمبەڵبوون یاخود زیاد ئیشکردن بەکاربوونی ڕژێنی دەرەقی طبعا هۆرمۆناتی تریشمانێ هۆرمۆنی ژمانمانێ و هۆرمۆنی سێکسمانێ و هۆرمۆنی یعنی زۆر شتی تریش هەیە هۆرمۆنەکان کە ئەوە بەحسین حتا پۆشیوە بێت هەریەکە و مەوزوعێکی جودایە بەس ئەم نەخۆشانش یعنی دەکرێت کەسێک لە پێش مانگی ڕەمەزان توش بوو بێ دەکرێت لە ناو ڕەمەزان توش بێ دەکرێت دوای ڕەمەزان توش بێ و ئەمانیش
یعنی ڕێنمایی تایبەتیان پێویستە بە تایبەتی چکە ئەوانش نەخۆشمان هەیە باری تەندروستی زۆر ناجێگیرە و ڕەنگە لە دەکەوێتە ناو ڕەمەزانەوە بە ڕۆژوو دەبێ و ڕەنگە زۆر کاریگەری خراپ لەسەر جستەی بۆ نمونە ئەگەر باسی زیادبوونی ڕژێنی دەرەقی بکەین کە لە ناو خەڵکی پێدەوترێ غودەی دەرەقی سام کە دەڵێ سام ئیتروا دەزانێت شمشێرێکی بەردەکەوێت بە زوانە دەرەقی سام ئەو کەلیمەیەکی قەدیمە معنای وایە زیاد بووە هۆرمۆنەکە لە خوێنی زیاد بووە بۆیە دەبێت ڕێکی بخرێت ڕێک بخرێتەوە ئەو نەخۆشانت زاری وا هەیە کێشی لەشیان زۆردا ئەبەزێ ینی نەخۆشەکە زۆر تەنگە نەفەسە بێ زۆر بێتاقەتە بێ زۆر بێهێز دەبێ ینی تەنانەت ڕەنگە بەس پێست و ئێسقانەکەی بمێنێ ئەوەندەز لاواز دەبێ ئەوانە کاتێک کە دێنە لای پزیشک طبعاً بێگومان لەو حالەتەیە کەوان نابی بە ڕۆژوو بن چکە گەر بە ڕۆژوو بن گومان دەکرێت وەزعیان زۆر خراپ بێ ڕەنگە ببێتە هۆی ئەوەی کە بە یەکجاری پەکێ بکەوێ نەخۆشەکە بەڵام ئەگەر کەسێک ئەو نەخۆشیەی هەیە و چارەسەر کراوە و دەرمانەکەی بەڕێکی وەرگرتووە دەتوانێت بە ڕۆژوو بێت بە مەرجێک لەژێر چاودێری دکتۆر بێ ئەگەر دەرمانەکەی ڕۆژی 3 جارە بۆ نمونەیمە هەندێک جار نەخۆشەکان دەرمانەکە 3 جار دەیان دێنێ ئەوانێ ڕژێنەکەیان زیاد ئیشەکە دەتوانێت لە مانگی ڕەمەزان بیکاتە دوو کات احتیاجە زۆر ئاسایە دکتۆر تەباسی دەرمانەکە تایبەتیش بووی ئەوێ تووشی خۆت دێبی تشتێک ڕاستێک بۆ vێکە بوو نمونە حەبەخو سعات دوێ نیڤر خوار بێت هەمی ڕۆژەکە سعات دوێ نیڤر و بخۆدا ڕێک بێت تەمامیش نەخۆشیێ خلاص بێت یانژی ڕاستێک بوو ئەوە بەڕاستی پرسیارێکی جوانە زۆر جاریش نەخۆشە و پرسیارەمان لێ دەکات جاری وا هەیە ژن و پیاوێک پێکەوە دێنە ژوورێ دەڵێ شکات لە ژنەکە یان ژنەکە شکات لە پیاوەکە دەڵێ دکتۆرە ئەوە دەرمانەکەی بەڕێکی ناخواڵم چۆن ئەڵێ ڕۆژێ سعات دوی خوا ڕۆژێ سعات سێی خوا ڕۆژێ سعات یەکەی خوا بە شێوەیەکی گشتی یعنی کاریگەریەکی زۆر زۆر بەرچاوی نابێ ئەگەر نەخۆشەکە سعات دوو ئەمڕۆ سعات دوو خواردی ڕۆژەکەی تر سعات سێ بخوا بەس مهم ئەوەیە لەو دەوروبەرە بخوا لە ماوەی 24 سعاتە پێویست ئەکە ئەو کەسە جارێک بەکاربێنێ و باشتر وایە کاتەکە دیاری کراو بێ بەڵام پزیشک بۆی هەیە ئەو دەرمانە بگۆڕێ کاتەکەی بۆ نمونە ئەگەر من نەخۆشیەکەم هەبێ ڕۆژی یەک جار دەرمانەکەی بدەمێ لە مانگی ڕەمەزان مەسەلەن بۆ نمونە پێش ڕەمەزان سعات دوی نیوەڕۆ داومە پێی دەتوانم لە مانگی ڕەمەزانە پێی بڵێم سعات دوی شەو بیخۆ زۆر ئاساییە بەس بە مەرجێک ئیتر هەموو شەوێت تا ڕەمەزان خلاصە بێ سعات دوی شەو بخۆ شتێکی ئاساییە دکتۆر من ئێستا حالێن حزوری بیر و زهنم نییە لە لیکۆڵینەوەکانە باس لەوە ئەکرێت جگە لە ئەنسۆلین دەرزێکی تر هەیە بۆ ڕێخستنەوەی شەکرە ئەو جۆرە دەرمانە ئەو جۆرە دەرزیە گڵۆ شتێکی ناڵێم حزوری زهنم نییە لە ناوەکەیە لە عێراقا وجودی هەیە لە کوردستانە وجودی هەیە ئێستا ئێوە بەکاری ئەهێنن بەڵێ ئێمە جگە لە ئەنسۆلین دەرزیەکی تریشمان هەیە کە ئەو دەرزیە دەبێ نەخۆشەکانمان تێبگەن کە ئەوە ئەنسۆلین نییە کە ئەو نەخۆش ئەو دەرزیە ناوەکەی پێوترێت GLP-1 ڕسپتەرە GLP-1 ڕسپتەرە گۆنز جۆرە هۆرمۆنێکە لە ناولەشی هەمومان هەیە بەس بیندراوە ئەو کەسانێک کە شەکرانی ئەو هۆرمۆنیان کەمە ئەوە تعویز دەکرێتەوە بەڵێ دەبێتەوە ڕێخستنی شەکر لە هەمان کاتە دەبێتەوەی دابەزاننی چێشی ئەو کەسە کە ڕەنگە 105 کێشی لەشی پێبێتە 5 کیلۆ احتیمال هەیە هەندێک جار 10 کیلۆ گەر کەسەکە زۆر قەڵاو بێ بۆ دەرزیە کێشی لەشی دێتە خوارێ شەکرەکەشی کۆنتترۆل ئەبێ و ئەو زیانانەی کەوا دەرزی ئینسولین هەیەی ئەو دەرمانە نیەتی بەڵام لە بیرمان نەچی ئەو دەرمانە بڵێن نرخەکەی گرانە و بڵێن دەوڵەت ئەو دەرمانە نادا بە نەخۆش لە بەرەوەی نرخەکەی گرانە نەخۆش دەبێت لەسەر جیرفانی خۆی بکڕێ ڕێژەیەکی زۆر زۆر کەم لە نەخۆشەکانمان سوودمەند بوونە لەو دەرمانە من زۆر سپاس دەکەم ببوورە من نەمەویست ناوەکە بە هەڵە بڵێن بەڵام وەکو باسی لێکۆڵینەوەکە هەر حەزم کرد ڕوونکردنەوەیەک بێت بۆ بینەران و بۆ خۆشمان کە بزانین جگە لە ئەنسۆلین ئەو دەرزێژم هێدی عیادە کیڤەکی نایچوان دکتۆر مازیار جەبار ئەم گەلک مەمنونێتینە کوتەبرۆت ستودیۆ دەدگەلمەداوی پاشیواتە خێر و بەرەکەت ڕەمەزاناتە قەبیل و هەر تەندروست باش بەخێر هاتی ستودیۆت ڕووناکردەوە سپاس هێدی تەماشەفان هێژاب ئەڤروکە ئەمەد گەل دکتوری پاشیوەخۆ ئەفشەوە ئەبداوی بینین چینکی پرۆسی ئەفشەوە وەختێمە بژم گەلە زی دەربازبی پاشیوە هینوکێ حاضرکن پاشیوەوە خێر و بەرەکەت بت هەر تشتێکی سەر سفرەوە نعمەتە خودەیە دای سەحەت و ئافیەت بت و ڕۆژی و نوێژێت و قەبیل و حتا پاشیوە شەڤەکادی خودە حەزکردی سەدەینە خزمەتەوە هەر شاد بژین و تەندروستیەوە هەریە باش بەڵێ من پێشەوەی کە کۆتایی بە پرۆگرامەکەم یەکشت لە دڵم ماوەتەوە ئەوش ئەو کاتێککە لە مامۆستا پرسیارێکمان کرد وتم بۆچی پیاوان تووڕە ئەبن ئەمێ ئەوتان پێ بڵێن من هیومەنیستم
هەموو مرۆڤەکان بەلای منەوە وەکو یەکوان چژن چ پیاوە مەبەستم ئەوە بوو ژنان لە کاتی چێشت لێنان مەبەستم بەس ئێستا مەجالم دەی مەبەستم ئەوە بوو لەبەر ئەوەی کە ژنان چونکە چێشت لێ ئەنێن کاتی بەربانگ ئامادەکەن بۆنی خواردن تێر ئەبن لێ بۆیە مەبەستمەوە بوو ئێوە تۆڕابن زۆر سپاستانەکەین کات تا ئەم ساتە وەختە لەگەڵمان بوو ئینشاءڵڵا پاشێوی هەموو لای قبول و ڕۆژ و نوێژتان تاعەتا قبول ئەم مەمنونێت توی نەهین گەلمە هەر بژی.